سڵاوبینەوەیان خۆشەویست ئامادەبووان ئەمڕۆ لەگەڵتانی لە زنجیرەی نوێمی بەرنامەی هەنگاوی یەکەم ئەم بەرنامەیە تایبەت دەبێت بە هەڵبژاردننی ئەوانی کە ماوە لە بەشداربووەکان لە بەرنامەی ڕابردوودا لە کۆی 6 کەس سیانیان سەرکەوتوو بوون سیانیان بەرنامەکان بەجێش ئەم بەرنامەی 6 کەسەکەی کەماونێتەوە دێنە ئێرە و بڕیارە دەین کە کیان هەڵەبژێرن و کیان هەڵنابژێرن و پێشەوەی دەست بکەین بە بەرنامەکەمان بینەری راپۆرتێ بین و ئەگەڕین وڵاتان. سپاس. بەرنامەی هەنگاوی یەکەم گەیشتە خۆناغێکی نوێەوە و لەم بەرنامەیەشدا بە هەمان شێوەی بەرنامەی ڕابردوو سێ بەشدار بوو ماڵاوەیمان لێ دەکاتن. سێ بەشدار بووی دیکەش دەچێتە خۆناغی دواتر کە خۆناغی دواتریش بە خۆناغی پێش فاینەڵی بەرنامەکە دادەنرێت. کاری بەشداربووان لەم بەرنامەیەدا قورسترە و پێویستە لەسەر بەشداربووەکان ئامادەکاری تەواویان کردبێت. دەبێت کام لەم پرۆژانە بستنە خۆناغی پێش فاینەڵی بەرنامەکەوە. ئایا بڵێ خەونی دروستکردنی باخێکی تایبەت بە فستق بێتە دی؟ یاخود کوردستان بتوانێت ببێتە خاوەنی مارکەیەکی جلوبەرگی تایبەت بەخۆی یان منداڵان چێشخانەیەکی تایبەت بەخۆیان هەبێت تا لە کاتی دانیشتندا هیچ نەبێت قاچیان لەسەر زەوی بێت یان بۆ یەکەم جار بتوانین سوود لە کێڵگەکانی گڵۆبڕۆژەی خۆماڵی وەربگرین و ئێمەش خاوەنی زێتێکی تایبەت بە خۆمان بین لە جیهاندا. ئەمانە هەمویان پێویستین دەکرێت پێکەوە لەسەر فەرشێکی شەیدا کۆ بکرێنەوە تێیدا باز لە دروستکردنی کارگەیەکی شیرەمەنی بکرێت. ئێستاش بفەرمون بۆ تەماشاکردنی بەرنامەیەکی نوێی هەنگاوی یەکەم کە بەشداربووەکانمان لەم بەرنامەیەدا ئەمانن. یەکەم بەشداریوی ئەمڕۆمان لە کارزان محەممەد و ئارام عومەرەوە دەست پێ دەکات. بافەرمێن. وەڵای هەستێکی خۆشە ینی کە جارێکتر بەشدارێکەکەینەوە لەو بەرنامەیە و هیوادارم بتوانین سەرکەوتوش بەدەست بێنین. مانێ و نەمانەوێت دوانزەکە هەر ئەبێت بێت. من ئەگەر لە حاڵەتێکا دەربچین چەند بڵێ فیلتەر بکرێت بۆ شەشەکە وەل ئەگەر لە حاڵەتێکا نەشکرێ و بۆی بڵێ دەربکرین هەر بە خۆم بە سەرکەوتوەزان توانیمانە هیچ نەوێت لەسەر شاشەیەکەوە وە لێ بکەین کە خەڵک ببینن. توانیمە ینی معلوماتی باشکۆکەین و لەم بەرنامەیەوە پرۆژێکی خۆمان دەوڵەمەند کردو ئێستا توانم بڵێم پرۆژەکەمان تقریبا پرۆژێکی بزنسیە. ئەگەر لە حاڵەتێکە وەکو کۆمپانیای نالیاژ نەتوانێت سەپۆرتی ئەم ئیشە بکات لەوانەیە چانسی ئەومان هەبێت بۆ لە کۆمپانیایەکی تر سەپۆرتی ئەم ئیشە بکات. من بە شکڵێکی عامۆی کە لێم بینیەوە فکرەیەکی تازەیە. یعنی ئێستا زانم بزنس چییە و چۆن ینی ئیشی لەسەرەگرێت بۆی لیژنەکەوانێ و ئەو برادەرانەشانە و گەڕانی خۆشمان لەگەڵ معلوماتی زیاترمان کۆ کردوێتەوە. تاکە هەنگاو بوو ینی هەنگاوێکی سەرەتا بوو ئەو گەنجانی کە ئەو شتەی لە مێشکیانە یانە و بیرۆکی لە مێشکیان تەنها لە چوارچێوەی بیرۆکەیەکان نەبێت بەڵکو هەوڵێکیان ئیرادەیەک هەبێت بۆ تەرەحکردنی بیرۆکەکە وە جێبەجێکردنی بیرۆکانە. بەتەئکید لەولایەنەوە چونکە وەکو ئەوی کە جەدوایەکی اقتصادی هەبێت یاخود بۆ لە بزنس پلانێک هەبێت یاخود ئەوی کە بیر لە هەموو لایەنەکانی ئەو پرۆژەیە بکەیتەوە کە تەقدیمێکیت زۆر سوودە بنەوە بینیەوە بەڕاستی. لە بەرنامەی پێشوا بۆ بەشداربووەکانی تریشم باس کرد کە ژمارە مهمە. ئێوە ئەوەتان خسۆتە بەردەستی من ڕقەمەکان غەڵەتی تیا من خۆم دانیشتم ڕقم بە ڕقەمی ئێوەم چێکرێتەوە کە یەکێ شتە چێکەکاتەوە پێشکەشێکا خۆتان ڕقەمەکان چێک بکەنەوە. ینی ئەمە ناکرێ من پێکی بکەم. ئەگەر جارێک کوتمەوە بکە شاسوار ئێمە نیسمانە بە نزیکە یان ڕقەمەکان بەتوان نزیکەینەوە جاری پێش باسم کرد نزیکەینی لێ بۆ بەهشت نانا نزیکەینی کاکیان لێو غەڵەت ڕاستە تەقسیم غەڵەتە هەر زەربەکە بکە بە حاسبە کردووە غەڵەتە بەخۆیان نزیکەینیە نزیکەینی جاری نانا نە نزیکەینە هیچ شتێکە جاری پێشوو لە بەرنامەکە بۆ برادایان ترمت و ڕجان کە شتێک غەڵەت دەبێ ئیسفادەی لێ بکەن ئەمە بۆ ڕقەبەراتی و بۆ هین نیە
ڕقمێکە یاوتانمەتێ زەرب و تەقسیمەکەی غەڵەتە هەر ڕقمەکەتان لێ تێک چوە هەر ڕقمەکەی خۆتان کەنووسیتانەوە حوتێکتان لێ بۆ بەهشت لێتان تێک چوە لەبەرەوە ئەمە بەلای منەوە مهمە چکە بەلای منەوە میوە تۆ پرۆژەیەکە تەقدیم کردو بەلامەوە مهمە کە ئاگاو لە ڕقمەکانە بێ ئاگاو لەوە بێت کە تۆ ئیشەکە و چێکیتەوە کە جددی بی مەقسەم ئەوەیە هەینا باسیشم کردەوە ڕەنگە بڕیاری من ڕبتی بە ڕقمەکۆنەیە بەس حەزەکەم ئێوە خەڵکانێکی جددی بن ئەوە نییە تۆ یەک پرۆژە هەیە یەک زەلامی یەک شتت هاتوۆتە بەدەست بۆ من هێناوە دەبات چاجار چێکیتەوە قەیچەکە با چاجار چێکیتەوە مالا پێنجی بەیانی خەوتم لە بۆ ئامادەکردن جاوە هەرچی کەسەوان پێڵە وەڵای من ڕۆژای پێنج ناخۆم پێنجی بەیانیش نەن و یەک ڕقەمە بێ بەیەکێکتر چێکی کاتەوە هەر بۆ خۆتە ناڵم بۆ جدێتی خۆتە ڕاحت تۆ هیچ پرسیار شتێکی پێشم پرسیارکە تۆ کاردوس تخوا ئەوەی عەزە نەبێ ئێوە داتان ناوەڵی مانگا بڵێن 35 لیتریا ئەتوانتان کۆتە سەر چی؟ ئەفریقا شاسوار ئەو بریدەی کە ئێمە دیاریوان کردووە نوعی فریزیان تۆ سەوت بەرز کرد تۆ عەزە نەبێ جۆری فریزیانە فریزیان یعنی هۆڵشتاین یعنی ئەوەی کە هەیە پێوترە مانگای هۆڵندی ئەمە تایبەتە بۆ شیر یعنی ئەتوانین بڵین خۆی بە تەبیعەت وایە و هەروەها جنتیکلی ینی بە پێی جینەکانیش دەستکاری کراوە کاتوانێت شیرێکی باشتر باوە تاجێکی زۆرتری جیاوازەوانی نەخێر یەک لێرە پێوترێ فریزی بەڵێ ئەوەیە کە بۆ شیری ژەبێت و گۆشتەکەی شەفرۆشێ هۆڵشتاین ئەوە جۆرێکی ترە کە تەتویریان پیاوە ئێستا بە تایبەت بەس بۆ شیرانی مانگای شیر بەکاری جۆرێکە لە بە هەموو یاڵێ هۆڵشتاینەکە خۆی لە هۆڵندی جۆرێکی فریزیان خۆشتان نەزانێت سەبەر هۆڵندا ینی ئەساسی یەکەمی ئابوورەکەی لەسەر شیر و بەرهەمە شیرەمەیە چەند لیتریا ڕۆژی کا شاسوار خۆی لەوێ ئێستا لە ئێران هەیە ئەو مانگیانە ئێمە دکتۆری خۆمان ینی برادری خۆمان کە چۆتەوێت سەردانی حەقلی وای کرد 400 مانگایتێ بۆی 40 بۆ 50 لیتر شیر ئەدان ئێمە حسابی وەش ماگور ئەگەر بێتێ تۆسی کەس و هەواکەشی بۆ گۆڕێ 35 لیتر ئەمە لێرە سەردانی دکتۆری جامیعەشمان کردووە کە خۆی لە زراعەیە ینی ڕایس قسمیەکان لە هەل لە ناو زراعە ئەو پرۆژەی مانگای کردووە 33 لیتر شیری هەبووە هەموو ڕۆژە چەند جار شیری لێوەرەگرێت خۆی بەپی نەوەیەتەکە فەرقەکەەوە پێی مەنیجمنتەکە فەرقەکە هەنێک ینی هەنێک حەقل هەیە کە یەک جار ئەیدۆشن هەنێک هەیە دو جار بەیانی و ئێوارە عادەتەن دوو جار شیر هەیە مانگا بەیانی بەڵەوەی کە منیژەی زام دوو جارە بەیانی 4 بۆ 5 بەیانی ئێواران 6 بۆ 7 ئێوارە بە معادل لە 24 ساعتەکە تقریبا 35 لیتریا 30 لیتریات باشترینیان کە لە هۆڵندا سش بەریتانیا بەشێکی ئەوەنێ دەستکاری جیناتی کردووە ئەوان لە هەندێک وڵاتە لە هەندێک وڵاتە ئەڵێن ئەگاتە 45 بۆ 50 سوار لە ئیسرائیلیش نفسی شت وعنی وەکو جینەتیکلی دەستکاری کراوە کە ئەتوانێت زۆر زیاتر لەوەش بە توانین دوای مناقشە مۆزاک باشە تۆ باسی ئەو کردو کە شتەکەکی بەماست وانە بە چی ئیکی بەماست چۆن بە هەوێنکردن لەگەڵ کۆمەڵێک ئالەت کە پێویستی هەیە باشە تۆ چۆن وا لە مانگایەکەی کە ڕۆژی 40 کیلۆ 50 کیلۆ شیر باتێ بەچی ئەفڵ خۆی بەپێی نەوەیەتی 50 لیتر شیر بگورە ئەمەسەوایلێکی کە ڕۆژی 40 لیتر 50 لیتر شیر کەوتۆتە سەر ئەلەف و ئەلەفی وشێک ئەو کۆنسێتی لەگەڵ وێنجە و خوارد ئەو خواردنەوەی کە ئەو وێنجەکە ئەمە قەبارەی شیرەکەی زیاکە لیترەکەی ژماری لیتر وەکو فەت و ینی چاوری پڕ شیرەکەش ئەو کەوتو سەر کۆنسنتریت وەکو خستێکی وێنجە بەس لە بەهارانە هەیە دوایی چێکی بووە وێنجەیەکێکە لە باشترینە شتانی کە بۆ مانگا ئەتوانێت کەوایلیەکە شیرەکەی زیادبێت دوای بۆ فەسەکانی تر چێکی هەڵێکی بۆ معلوماتان ممنوعش بتعرف ولا بريد رجلي بربلي دحمة ئەفکاشسوار وێنجە خۆی لە سەرەتای مانگی دووەوە سەر هەڵات ئەمە یەکەم دومینی هەتا ئەخیری پای زەمێنێت ئەمە وەکو ئەوەی کە بە سەوزی بتوانانی بخێت و بی بە مەمانگاک بەڵام شتێکی تری هەیە وێنجە خۆی ئەگەر وشکیش بکرێتەوە تقریبا هەر نفسی فعالیەتی هەیە کاتێککە هینەکری ئێمە توانین حەقلێکی گەورەمان هەبێ کە چۆن بڵی ستۆرجی ئەو بکەین بۆ ئەو زانیاری من زۆر خوێندەوە لەسەرم پرۆژەی ئێوە بەچی ئینتاجی زۆرە بێ بۆی کە مانگاکە ئیسراحەت بێ نازیێنێ بە خێویەک خواردنێکی زۆر باشی هەیە هەموو مانگایە بۆ ئەوەی ڕۆژانە شیرێکی باش باتێ بەلایانی کەمەوە بەلایانی کەمەوە میمەم پێویستی بە 15 کیلۆ خواردنە بەڵێ ئەوەشمان دیاری کردووە لە ناو هینە کە پێویست ڕقم 15 بزەبت نووسراوە لە ناو پرۆژەکە بڕیار
خرابم من بەپێی ئەو پرسیارانی کردومە لەسەری و پرۆژەی هاوشێوەش هێوەکەم ئێوە بەڵام لە حەجمێکی بچووکترا لە سلێمانیە قسەم لەگەڵ کردوون و لەگەڵ خەبیری ئینتاج حیوانی ئەوانەشان قسەم کردووە ئەوانەی ئەوانەی بینن و ینی منیش خۆم خوێندمەوە لەسەری مەشروعێکی باشە و ئینتاجێکی ئینتاجنە داهاتێکی باشێ بێ لە مستەقبەلە چاوەڕێی زۆرێکی بەڵام داهاتی باشێ بێ و ئەو هەوا و ژینگی کوردستانیش مؤهلە بۆ ئەوەی پرۆژەی زراعیدا فەرهەم بهێنرێ لەبەرەوە من ئەڵێم بەڵام زۆر سپاس. من پێشوی قراری بوونیان ناخۆم هەموو پرۆژەیەک ئەمان نەجاحەتی خۆی هەیە ینی لەوانەیە ئەگەر تۆ لێرەش شتێنەبی لە درەوەیە بتوانانی ئیشی خۆ بکەیت بەڵام ئەم پرۆژەی ئێوە من وای ئەبینم بەم تێچووە نەجاحەتی نابێت بۆ لەبەروی کە ینی ئینتاجت بۆ شێوازە نابێت کە منافەسەیەکی بازار بکەیت لە کوردستان و لە عێراقا چۆن باشە پاشان پرۆژەکەی ئێوە بچووکە باشە ئەگە بێوێ قازانجێکی زۆر گەورە بکە ئەبێ پرۆژەکە زۆر گەورەکەی هێش تێچوویەکی زۆر گەورەی هەیە سەر تۆ کە ئامادەویت هاتووە و تێچووە گەورەیە سەرەکەی بۆم پرۆژەیە لەبەرەوە بەڵێیان نەخێر باڵەیە کوونە خێرەکمان هەیە پرۆژەکەتان لەسەر وەرەقە قازانجەکە بەڵام لە واقعە بۆ هەموو کەسێ ناچێت مانگا بکرێت مانی 600 دلار قازانجەکات بە پێم جدوای اقتصادیەوە هەموو مانگایەکی شیردەر لەو مانگا هۆڵندیانە ئەگەر بیهێنن کە تقریباً بە 3-4 هزار دلارە یعنی بە زمانی خۆمان بڵین بازاری سیچی وەرەقەی تێچێ ساڵانە 7 بۆ 9 تەن شیرێت یعنی نزیکەی 7,000 بۆ 9,000 تقریبا 100 بەلیتر شیرێت ئەم مانگایە ئەگەر تەقسیمی مانەکانی بکەیتەوە تقریبا هەموو مانێک 700-800 دلار مانگای پێیاکە ئەگەر مەستەفی لێ دەرکەی هەموو مانگایە مانانە 500 دلاری سافیت بۆ ئێڵێتەوە خەڵک بۆ چێچە خانوویەکە کرێ بە 100,000 دلار یاتەوە بەکرێ بە 500 دلار بۆ ناچە مانگای بکرێ بە 30,000 دلار و هەموومانە 500 دلاری دەست بکەوێتەوە بۆیە بڕیاری من بۆ ئێوە باڵێ هەڵەبژێرم بەڵام یەک تانپیاڵم وەکوە پێشنامەکانی تشتەوە بەرنامەیدا ڕابردوو خۆتان پرسیارێکی زۆر منطقی هەیە لە خۆتانی بکەنیستەوە من لێرە ئەم قسەم کردوەکی دن بینەریش گوێ لەم بیر لەم قسەی من نەکاتەوە بۆ هەرچی خەڵکی ئیسەر لە کوردستان ناچە مانگایەکی هەر یەک دانیش بێنێ هەر یەک دانە مەسەفیشی ئاسانترە بە خێوکردنیشی ئاسانترە ئاگاش زیاتر لێبێ بۆی نەمرێت نەخۆش نەکەوێت شتێکی لێ نییە هەموو مانگای 500 600 700 800 دلار پێیاکە بۆ هەچی کەستم کەسابەتە ناکە بە 3000 دلار و مانی 500 دلاری دەستکەوێت ئەبێت ئەگەر توانی جوابی و پرسیارم بیتەوە لە بەرنامەی داهاتوو بە فعلی چکە من برادرم هەیە خۆیان خەریکیم ئیشەن ئەگەر تۆ بتوانانی بە فعلی جوان بیتەوە قەناعەتم پێ بکەی کە تۆ ئیشە زەرەر ناکەت و بالفعلی ئەو پارە نەزەری لەسەر کاغەز قازانجەکە ئەوە بۆ بەرنامەکانی داهاتووش سەرکەوتووە بن ئەگەر نا یعنی ئەمە ئاخر فرسەتە کە ئێمە بێ زۆر باش ینی وەڵامەکان هەڵگرین بۆ بەرنامەی داهاتووە زۆر پێویست ناکە لەبەری تازە هەڵبژێرا زۆر سپاس لەبەر چەند هۆکارێک بەرنامەی هەنگاوی یەکەم چانسێکی تری بە خاوەنی ئەم پرۆژەیە بەخشی بۆ قۆناغی داهاتوو
سەرڕای ئەوەی هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ بنیادنانی پرۆژەیەکی بەخێوکردنی مانگای شیردەر و بەرهەمەکانی شیرەمەنی، بەڵام بەشێکی زۆر لە بەرهەمەکانی شیرەمەنی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێت. لەبەر ئەوە پێشبینی دەکرێت ئەم پرۆژەیە کەرتی شیرەمەنی لە هەرێمی کوردستاندا ببوژێنێتەوە. پرۆژەکە هۆکارێک دەبێت بۆ گەشە پێدانی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و پێشبینی دەکرێت پرۆژەکە داهاتوویەکی سەقامگیری هەبێت. هەرچەندە لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕکابەری بچووکی ئەم پرۆژەیە بوونی هەیە، بەڵام دەتوانرێت لە ڕێگەی مارکیتینێکی بەهێزەوە ببێت بە پرۆژەیەکی سەرکەوتوو. براندە بەناوبانگەکانی بەرهەمەکانی شیرەمەنی و بەخێوکردنی مانگای شیردەر لە جیهاندا قازانجێکی زۆر دەکەن. براندێکی بەناوبانگی وەکو نەسەلە ساڵانە قازانجی نزیکەی 8 ملیارد دۆلار دەبێت. بەپێی ئەو پرۆژەی پێشکەش کراوە، ئەگەر پرۆژەیەکی بەخێوکردنی مانگای شیردەر لە سەرەتاوە بە 100 مانگای شیردەر و 100 گوێرەکە دەست پێ بکات، ئەوە توێچی پرۆژەکە لە ساڵێکدا زیاتر لە 950,000 دۆلار دەبێت. ئێستا ئەچنە لای بەشداربوویەکی تر، بەشداربووی دووەمان شاز عەبدوڵڵا. بەتەکی تۆزە قەلەقم چونکە 12 کەسین 6مانە ڕات و 6مانە مێنە، بەس وا خۆم حازر کردو کە بمێنمەوە لە 6 کەسەکە. بەتەکید من بەس بیرۆکەیەکم هەبوو، شتێکی بچووک بوو، بەڵام ئێستاوام لە هاتۆ کە بزانم چۆن دایبڕێژمەوە، چۆن بزنزێک چۆن بزانی پارە پیاکە، چۆن زەرەرەکە، یعنی ئیسفادەیەکی زۆر زۆر باشم لێ کردو. بەرنامەیەکی زۆر زۆر سەرکەوتووە، یەکەم جارە لە کوردستانە کرێ، بەڕاستی شتێکی زۆر باشە و هەلێکی زۆر زۆر باشیشە بۆ گەنج. بەڵە بەتەکید ئێمە 12 کەسین، هەر 12مان ڕەفاقەتێکی باشمان هەیە، ینی بەڵام لەگە کچەکانە ئێمە زیاتر ڕێکەوتین بە حکومەوەی زۆرتریەکە بینین و لە ساڵۆن زۆر بەیەکەوەین و لەوێ زیاتر قساکەین. 12 کەسین، ئەمڕۆ 6مانە چێتە دەرەوە 6مانە مێنێتەوەی تر نازانم من لە کامەیانم. چۆن بەردەوامی ئەگونجێنی بۆ ئەم مەشروعی خۆ نازانم چۆن بکوێت چۆن وا لەم مەشروعەتێکی کە بەردەوامی هەبێ، یعنی چۆن زمانی ئەوە کە لە 5 مانگێتە هەموو ئەم خاوەن پرۆژانەی کە لێرەیە دانیشتون فکرێکی زۆر باشیان هەبووە بۆ ئەوەی کە کارێ بکەن یاخود بزنسێک بێنە ئاراوە تاوەکو پەرەی پێبن و گەورەی بکەن، بەڵام کێشیان لەگەڵ لیژنەیە لە ڕووی نووسینی ژمارە یاخود کۆی گشتی ژمارەکەیە کە غەڵەتەکەن زۆرینەیان و دایم تێبینی لیژنە ئەوەیە کاڵێ ژمارەکانتان ئەبێت زۆر مەزبوط بێت. بەکردنەوەی لق لە شارەکانی تری کوردستانیان لە شارۆچکەکانی بەڵەکانیشی تۆ دیسانە بێ بەردەوامی هەبێ بووی تۆ چی ئەکەی لە مەشروعەکە تاکەوەکەی کە دایم خەڵک
ئارەزوو هەبێ بۆی سەردانی شوێنێکی تۆ بکات و مەشروعەکەی من شتێکە تایبەتە بە مناڵ بۆ کۆمشمان زین مناڵ لە کوردستانە زۆر کەم یعنی احتیمال باسی ئیدارەکە چۆن ئیدارەیەکی تۆ خۆتە لەبیت بەڵێ لەکوێ لە پەیمانگەی هونەرەدوانە ئەتوانی ئیداری مەطعەمەکە بکەیت ئەتوانم کاتە هەیە ئەتوان بەڵ دەبریکێ لە سەرکەوتنی ئیش هەموو ئیشە سەرکەوتووە بێ کە یەکەم جار کەسی خاونەکە خۆی ئیداری بکە هەچ ئیشێگە لە سەرتاوە بێتە دەست خەڵکی تر سەرکەوتو نابێت بۆ سەرکەوتو نابێت لەبەری کەس وەکو تۆ بیر ناکاتەوە کەس وەکو تۆ دڵی بە ئیش ناسووتێ ئەگەر یەکی تر وەکو تۆ بیری بکردایەتەوە پێشترەوە ئەو ئیشەیە کرد ئەگەر وەکو تۆ زیرەک بووە پێشترەوە ئیشەیە کرد باسی هەموو ئیشەیە کرد بە هەموو ئیشی هەمومانەوە ئەگەر وەکو تۆ دڵسۆز بێ خۆیەچ بۆ خۆیەکە بۆ تۆی ناکە ئەو زەلاکی ئیشەیتە دەست عادەتەن وەکو تۆ نابێت بۆیە ئەبێ ئیدارێکی باشە بەڵام کە ئیدارێکی باشە بوو سیستەمێکی ئیداری باشە بوو مەنجمنت وەکو بۆم باسکردن لە بەرنامەی پێشوشە ئەگەر ئەو کەسانی کە لە تا ئیشەکەن زانیان تۆ لەوان جددیتری لە پێش ئەوانەوە لە ئیشی لە دوای ئەوانەوە ئەڕۆیتەوە ئاگاو لە هەموو تەفاسیلی وردە ئەو کاتە ئیشەکە و سەرکەوتووە بێت و فەشل نانێت لەبەرەوە ئەو شتەی کاردۆز یەکێ لە پرسیارەکانەوەیە چۆن پرسیاری لێکاڵێت چۆن سەرکەوتووە بی چۆن ئیشە بەردەوام بێ ئەبێت تۆ شەو ڕۆژ خۆتی بۆ تەرخام بکەیت ئایا ئەتوانیت من ناتوانم لە بری تۆ وەڵام بەمەوە بەڵام ئەبێ تۆ خۆ بڵێ پرۆژەکە و پرۆژەیەکی ئیبداعەتەکەی تیاکەن لە بروی کە شتێک نییە ئێستا لە کوردستانە پرۆژێکی وا هەبێت تایبەت بۆ مناڵ تەرکیز بکاتە سەر حەز و ئارەزوو و پێویستیەکانی مناڵ لەبەرەوە من قرار بم باشە ئەو توانێت یەکی جوانی پرۆژەکەی تۆ ئەوەیە کە تۆ تەرکیزت بدەتە سەر چینێکی تایبەت لە تەمەن لە مجتەمەعەکە کە بەداخەوە بمانەوە نەمانەوە ئیهمال کراوە لە چەند ڕوویەکەوە من دەستخۆشی لێ یەکەم وەڵام بەڵێ برێدە کاتە من برارێ خۆی دامنا بۆم پرۆژەی تۆ لە سەرتاوە هەڵبژێڕم لەبەرەوەی بیرۆکەیەکی تازەی تیا بوو بەڵام خۆ کۆ نەکردوتەوە لە بەرنامەی پێشووتر لە بیرۆکەی بە قۆتکەی حەڤەت چالاکی و تێ کردووە کامە لە ڕووی بزنسەوە سەرکەوتو نابێت فەشە لە هێنێ ئەبێ خەڵک ئێستا مەطعەم هەیە لە ناوبازار ئێمە لە بەروی خۆ خەڵکی ناوبازار بووم مەطعەم نووری هەیە بەس یەک شتەکان شلۆ برنجی هەیە چواری بانی تا شەشی بانی یعنی شەش حەو بڕۆ هیچی نەماوە خواردنی نەماوە یعنی خۆی وا لێ کردەوە لێک بوارە سەرکەوتووە شلۆ برنج بە بەیانیانە هەموو خەڵکیش بانیانە چێ بۆ ئێوە خۆی کۆ کردوێتەوە ئیشێکی هەیە ئیشێکی سەرکەوتووە مەطعەمێکی خۆشە من ناڵم فراوان مەبم ئەکید بزنسی گەورە بۆشم باسکردن چین زنجیرە عاقلی کەس ئەوەیە کە وردە وردە فەرعیتر بکاتەوە شوێنتر بکاتەوە بزنسەکەی گەورەکە بەڵام مەقسەمەوە بۆی بدات سەرکەوتووبی کۆنتڕۆلی بکەیت نە ئەبواوە خۆتی گەورە بکردا وا ترکیز بکەدا سەر یەک شتێک ڕێستورانتێ بۆ مناڵ بۆیە بڕیاری من بەڵێ بەڵام بۆ جاری داهاتوو جاری داهاتوو خۆی تۆکەرەوە ئەم جارە بزانە بەس مەطعەمەکە تەرکیز بکات سەر مەطعەمێک بێت کە خواردنی بۆ مناڵان هەبێت شوێنێکی هەبێ مناڵی خەڵک لێ بەجێ بڵێ و تەرکیز بکات سەر و جانبە هەچ شتی تری گەوری چالێکی زۆرەکانی تر هەیە لێیلا بەرە ئەمە بزانی ئاخر فرسەتە بێتەوە لەبەر چەند هۆکارێک بەرنامەی هەنگاوی یەکەم چانسێکی تری بە خاوەنی ئەم پرۆژەیە بەخشی بۆ قۆناغی داهاتوو. ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکی فراوانی ڕیستۆرانت و کات بەسەربردنی منداڵانە یەکێکە لە پرۆژە جیاوازەکان و پێدەچێت لە پێشوودا لە هەرێمی کوردستاندا پرۆژەیەکی لەو شێوەیە ئەنجام نەدرابێت. زۆرێک لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا شوێنێکی تایبەت بە پشودان و کات بەسەربردنیان هەیە.
بەڵام تاوەکو ئێستا شوێنێک نەبوو بۆ ئەوەی منداڵان تێیدا پشوو بدەن و کات بەسەربەرن. لەبەر ئەوە پێشبینی دەکرێت ئەم پرۆژەیە وەکو پرۆژەیەکی جیاواز سەرکەوتن بەدەست بهێنێت. پرۆژەکە هەوڵ دەدات منداڵان متمانەیان بە خۆیان هەبێت و بەرهەمەکانیان لە شوێنی تایبەت نمایش بکەن و تواناکانی خۆیان پێش بخەن. بەپێی ئەو پرۆژەی پێشکەش کراوە هەوڵ دەدرێت ئاستی ڕۆشنبیری منداڵان لە ڕێگەی خولی فێرکاریەوە زیاتر پێش بخرێت. هەر بەپی پرۆژەکە بۆ ماوەیەکی دیاریکراو چاودێری منداڵان دەکرێت و خزمەتگوزاری پێویست بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دابین دەکرێت. بەپێی ئەو پرۆژەی پێشکەش کراوە پرۆژەکە لە چەند بەشێکی تایبەت پێک دێت کە ئەمانن: خواردنگەیەکی تایبەتی منداڵان و گەیاندنی خواردن، کتێبخانەیەک، شوێنێک بۆ نمایشی فیلم و شانۆ، دوکانێک بۆ فرۆشتنی جلوبەرجی منداڵان و چەند بەشێکی تر. بەپێی ئەو پرۆژەی پێشکەش کراوە لە سەرەتادا پێویست دەکات بە بڕی $25,000 وەبەرهێنان بکرێت. ئێستا تقریبان 4 بەشدار بوومان ماوە. 4 بەشدار بوومەوە، لەم 4 احتیمال هەیە مەرج نییە جاری پێشوو باسم کرد لە بیداتی بەناوەکەشا باسم کرد وام دانابوو کە 6 کەس هەڵبژێنن، بەڵام بەڕاستی سەمە شوعەکانتان ناڵم، یعنی احتیمالە 6 زیاتر بێ، احتیمالە کەمتر بێت، لەبەرەوە خۆتان دابنن بۆ هەموو ئەگەرێک. مەرج نییە ملتەزم بم بە ڕقەمەوە، ئوسلوبی بەرنامەکەم گۆڕیوە، پێشووتر لەسەر وەرەقەوتم لەو 12 کەس هەڵبژێرین، بەڵام ئەکەوێتۆ ناڵم سەر خۆتان. هەندێک جارێەوە شتێک پێشکەشیەکەن ڕئی من نەگۆڕێ، بە حسابی خۆتان چای پێکەن لە بەشتە ڕژابوو خراپیەکەن. هەندێک جار تەسەڕوفی خۆتان وەکو بۆ نمونە ئەم وەرەقە ئامادەکردوانە احتیمال هەیە تەسریع بێ لەسەر بوو و بەعام هەندێک شتر کە دوای لە بەرنامەکەی باسیەکەم. هەر حاڵ ئێستا ئەچینە لای بەشداربوویەکی تر بەهزات سەلی. چی پێ بڵم هەنگاوی یەکەمە بۆ بەرەونان بۆ داهاتویەکی باشتر بۆ خۆمان، ئەوەی پێی بەخشیوین ئەزمونیەکە بۆ خۆمان و باوەڕ ناکەم تا ئێستا هیچی لێ سندنێتەوە و شتێکی باشیشی پێ بەخشیون. من بۆ سەرکەوتن و سەرنەکەوتن ئەوەیان ئەتوانم بە شازێک پێ بڵێم بیرم لە شکست نەکردوێتەوە، چونکە دڵنیام لە پرۆژەکەی خۆم و ئەگەر لێرەش نەمتوانی سەرکەوتن بەدەست بێنم ئەوە مانایەوەنی شکست بێنم. دیارە ئەو هەنگاوی کە میسومە بینێم ئاراسەیەکی تری هێنە بۆ ئاراسەی کە خۆم فکرم لێ کردێتەوە. هەروەڵا دەرەچم بەهزارم بە 100 دەردەچم. لە پرۆژەکەی جەناب تا شتێکی تەقدیمین کردو، ئەڵێ هەموو کیلۆ گڵۆبەڕۆژە 6 لیتر ڕۆنمانیاتێ. منیش سپاسی تۆ کە بەهۆیم پرۆژەی تۆوە دوێنێشە بە درێژای دوێنێشە خەریکی خوێندنەوە بووم لەسەر پرۆژەی ڕۆنی گڵۆبەڕۆژە. هەچ کەسێ بۆ منیش نا هەچ کەسێکتر لە بینەرانی بەڕێز لە ئێوە ئێستا تەکنۆلۆژیاوانی پێشکەوتوو بووە، هەر بچۆرە سەر گوگڵ پرسیارێک کە جوابیاتەوە، خۆ گەر سۆتفە زمانی ئینگلیزیانە بزانی ئەوە جوابانەوەکە و یانی سەرچاوەکان سەرچاوی زۆرترە تا حەدێکیش مزداقیەتی زیاترە. ئەوەی کە من بە ئۆفەری معمەلیش کە عەرزی معمەلەکەیشم وەرگرتووە، ئەمە عەرزی معمەلەکەیە، ئەمە هەر داتای معمەلێکی ڕۆنی زەیتی گڵۆبەڕۆژەیە، باشترین تۆی گڵۆبەڕۆژە لە عالەمە کە دەستکاری کراوە لە باشترینیان ئەڵێ if 100 kilogram of hybrid sunflower
seed is preceded in a day you can expect 25 to 33 لتر الله بە 100 کیلۆ گوڵە بڕۆژە تقریبا 25 بۆ 33 کیلۆ هاتێ واتە بە هەموو 4 کیلۆیەک 1 لیتر ڕۆنەهاتێ واتە بە هەموو کیلۆیەک گوڵە بڕۆژە ڕوبع کیلۆ 0.25 زەیتە ئاەتە یا بۆ ماکسیمەم لە باشترین حاڵەتە لە عالم 0.33 چونکە هەر ممکن نییە بەپی ئەوەی تۆ زەلامی کیلۆیە گوڵە بڕۆژە بخواوەکووا بە 6 لیتر زەیتی خواردبێ ئەمە تەسیرە کاتە سەر چی؟ تەسیرە کاتە سەر حکمی من لە بەروی تۆ کیلۆی ڕۆنە زەیتە بۆ حساب کردووم نزیکەی 1000 دلاری تێچە 1600 دیناری تێچە ئەیفرۆشیتەوە بە 1300 ئێستا بەم حساباتانی من هەر با بۆ معلوماتی جەناب بۆ بینەران شڕوم بکەمەوە دوو شت تهدیدیەکە کە کیلۆیە گوڵە بڕۆژە چەنی ڕۆن زەیت لێ دەرهێنی یەکەمیان جۆری تۆکە کە دەستکاریان کردو جینیان دەستکاریان کردو لە جینات تۆکان باشتر کردو کە ڕۆنی زۆر بێت ئەم جۆری معمەلەکە ئەجهیزەکانی باشترین جۆری معمەل اینجا لە باشترین حاڵەتە 0.33 ئەیات بۆیە هەموو ئەم داتانی تۆ ئەو کیلۆ لیتر زەیتی کە تۆ حسابە کردو 1600 دیناری لێ تێچێ ئێستا لای من نرخەکەی بەرز بۆ تۆ بۆ 1500 دینار شتووە بەس کاک شاسوارەکە ڕێگەم بی بەڵێ لەسەر ئەو داتایی کە داومەتە تۆ بەڵگەکەی خۆم پێ پیشاندەم کە ینی لەسەر چ داتای من قسەم کردووە من دەزانم بەس مەجالم بە چونکە من لەسەر ڕێکخراوی فاو راپۆرتەکەی ئەوانم وەرگرتووە کە پیرۆدۆفیک کە سنفێکی گوڵە بڕۆژەی زەیتە بار بینەرانی گویان لە من بێت تۆ لەسەر ڕێکخراوی فاو داتا وەرگرتووە منش لە معمەلێکا پێم و تۆ معمەلێکتان لێکڕم کابرای معمەلەکە تەسەوڕەکەی درۆ لەگە منە بکات کەمترم پێ بڵێ یان داتایەکی ڕێکخراوی فاو منەمە سەری معمەلە ئەوە هەلینکەکە دێمێ برۆوەری بگرە هەموو تەپاسلەکە شایەتی پێشاڵە بۆ چی گوڵە بڕۆژەیەک چی ئەو فاکتەرانەشین کە تەسیرەکەتە سەر زەیتەکە یان تەسیر ناکە من بە فعلی فەرقی من و تۆ چییە؟ تۆ وەرەقەم بۆ هێنیە دوێ قەنەعات بۆی کێ بە من ژەمێ پارە پیاکەم بۆی پارە پیاکەم نامێت فێڵم لێ بکرێ بۆی فێڵم لێ نەکرێ ئەچم خۆم عرض وەرەگرم سەری معمەلەکان وەرەگرم ئۆفەر وەرەگرم سعر چێگەکەمەوە چم لە ئەتەرنێت دەخوێنم وشتە خوێنمەوە منە گەروان نەبوومە بۆ معلوماتی سەڕەنە ینی بەفەخر نەبێ نەگەشتما بم ڕۆژە بەڵام لە هەموو ئیشێکما وردم نیاڵم هیچ مەسارە تێپەڕ بێ وەکو باسیشم کردن باوەڕ بە ئەوراقوشتیوان ناکەم خۆمە چم بەدەست و بە چای خۆم چێکێکەمەوە ئەوەی کە من کردومە نەچم قسە و قسەڵۆ بێ معمەلێکی زەیتم بۆ وەرگرتووی معمەلەکە خۆی ئەجیزە و پێفرۆشێ کابرای هەر بۆ معلوماتی خۆتە کابرای کە ئەجیزە و پێفرۆشێ بۆی ئەجیزەکە و بەسەرا ساغ کاتەوە ناچێکەمە پێ بڵێ ئینتاجی کەمی پێ بڵێ مەسەلەن کیلۆیە گوڵە بڕۆژە نیو لیتر زەیت باتێ ئەو پێ بڵێ بڵێ وەڵا ڕبع لیترێکاتێ ئەسڵەن ئەو لەبەر خاتی معمەلەکەی خۆی بۆی ساغی کاتەوە بەسەرتا زیاتر ئەیاتێ اینجا بۆ زیاترێش ئەڵێ 0.25 لیتر بۆ 0.33 لیتر بەس کاک شاسوار خراپترین یعنی مەوەسمە لاوازترین جۆری زەیت کە بڵێن گوڵە بۆڕۆژە کە زەیتی تیا لە کوردستانە چاندراوە پیرۆدۆفیکە کە ڕژی ئینتاجەکەی ئەوەنە نیە لە 145 بۆ 50 زەیتە و سنفی فلامانمان هەیە کە رووسیە لە 160ەکەی من کە ئەوەی کە باسم کردووە لە ڕێکخراوی فاوە لە ساڵی 2000 کە لێر ئینتاجیان کردو چونکە لە ساڵی 2000 بەولاوە ڕێگە نێدرا بە ڕێکخراوی فاو ئیشەکانی خۆی بە تەواوەتی بکات لە کوردستان ئینتاجەکانی سەرکەوتوو بکات من بە پێ راپۆرتەکەی ئەوانستا پێمە لامە لە 160 زەیتەکە ئەیە بۆیە من هاتووم لێرە بە داتا داومە بەدەوە و لە مامۆستاکە تێبینێکی هاوڕێیانە بۆ تۆ لەم ولاگەویست بزنس عرض لە شەریکە وەرگێمە چۆ بۆ سەر ڕێکخراو شتیوە ئەوە ئیشی منەظەماتە ئیشی خەیریەکەن داتا تەسجیلەکەن 1001 حسابات و کەین و بینەوە شتانی تیا خۆ لەوە بەدووکە ئێمە ئیش ڕێکخراوی ناکەین بۆ خۆت دەتۆ یارمەتیم بە گوێ لە من بگرە حەزەکەم ئیسفادەیەک پێ بگەن بە قوربان بۆ داهاتووی خۆت ئەگە ویستە کاسبی بکەیت ویستە سەرکەوتووی لە ئیشەکەتە ویستە هەڵە نەخڵەتێنە ویستە 200,000 دلار نەی بە معمەلێ دوایی دەرکەوێت زەرەرەکەی بڕۆ عرض لە معمەلەکە وەرگرە ئۆفەرەکەی لێ وەربگرە برگەکان بنووسەرەوە لە عەقدەکەتە خۆت تۆکمە بکە هەموو شەرت و شروطەکانیان لێ وەربگرە بڕۆ لە شوێنی دووەم و لە شوێنی سێم دەبڵ چێک و تریپڵ چێکی بکەوە دووجار و سێبارە و چواربارە چێکی بکەرەوە بۆ ئەوی تۆ هەڵ نەخڵەتێنرێیت و معمەلێک دابنی کە سەرکەوتووی من تەجروبەم هەیە لەگەڵ ڕێکخراوی فاوان لەوەی ئیشم کردووە باشە تاو کاتێک پرۆسەی ئازادی عێراقەوە لە فاوا ئیشم کردووە باشە ئەزانم داتا کۆلێکشن چۆنە ئەزانم ریپۆرت دروستکردن چۆنە یعنی فەوزایەکی فەوزایەکە
باشە تۆی لەسەر ڕێکخراوێک داتایەک لەسەر ڕێکخراوەوی توزانی ئەم ڕێکخراوە ئەو داایی چۆن دروست کردووە بەچی مەبەستێ مەبەستی بۆ وای کردووە کە پێ بڵێ پرۆدەکت تاج لەم منطقەیە اینجا احتیمالیشە من ناڵم وەکوی سەباسی مامان نەکردمانگە وتمان هەیە پێنجا لیتریات بەس هەیە ئێستامانی خۆمان لە کوردستانە کەمانە بەخێوەکەن 6 لیتریا ڕۆژی هەیە پەنجاژە احتیمالە لە شوێنێکی دنیا گوڵۆ بە ڕۆژەیە هەبێ پۆینت 6 زەید بێ ئایا نازانم ئایا پۆینت 6 نیسبەی چەوریە یان زەیتە فعیلەکەیە بەشلیەکی تەنها ئەم پەرداخە و پۆینت 6 من مەقسەم یەک شتە بازاریە چ تۆ چ بەشدار بۆکایتێت چی بنەرانی خۆشەویست چ ئەم کوڕکچە گەنجانی کە لێرن ئەگەر ئەتانوێت کاسپی بکەن کاسپی ئەم سەر و ئەو سەر و کەلێن و بۆشایی و بێنەوبەری زۆرتیە ئێوە هەوڵمێن قەناعەت بە من بکەن من پارە بم بە ئێوە بۆی پرۆژەیەکی فاشل بکەن لە بەروی ناییەم هەموو ئیشێک ئەبێت جار لیکی بدەیتەوە هەر ئەوەیش نییە یەکەم نسبەی زەیتەکەی من ناتوانم زەمانەتی بکەم کە کیلۆیە گوڵۆ بە ڕۆژە پۆینت 6 لیترماتێ دووهەم سعرم وەرگتووە لە بازار ئێستا زەیتی تورکی و زەیتی ئەو تر هەیە بانایی نەبم هی خۆشمان هەیە لیتری بە 1250 ئیفرۆشن بە دەبەی جوانەوە بەشتی جوانەوە یعنی ئێمە ژەبێ ئایا بۆی ئەوەی کە مارکتینگەکەیشی داوا لێکردم کە خراپترینیان لە بازارە ناوی نایم لە سیتی سنتەر هێناومانە کە ینی هەرزانترینیانە ئەوەی کە تۆ باسیەکەی لە ناوانی کە باسێکی بۆ حافیەمان هەیە بە 4500 دینار سەر بەبێ لە بازارە وای ئەوە سەری فردا زای بەزون باسی بەس ئێمە ڕاستی منە گەشتینەوە مەرحەلەیە ینی پێشی بگەینەوە مەرحەلەیە لێرە سەکەم چی بوو لە کۆتایە ئێوە مەزان کە من قسەتان لەگەڵاکەم ینی خوانە خواستە بۆ شکاندنی تۆ بیابوو من جانبی شتەکای بینم تۆ نایبینی ئەبێ بۆ جاری ڕابردوو بڕۆی چێکیکەیتەوە بیشیکەن بە قاعدەتان من بزنسێ ناکەم ئیش ناکەم پارێک لە تۆیا سرف ناکەم بزنسەکە بێت پارە سرفکردنەکەیشی دۆلارێ سرف کەم دۆلارێک و دەستم دووەرگرمەوە ئەم هەموو مجازفە و بەرنامەیە بۆ ناکەم هەموو کەس زانێ و کەسابەتی تۆ بکە هەر بڕۆ منە پاری معمەلە ئەدەمێ بڕۆ لە تورکیاوە زەید بێنە بیفرۆشە لە بازار بەقەدەر پاری معمەلەکە و قازانجە بە زەمە زەید نییە ئەزانم کە تۆ بە مناڵی بیێنە زەید نییە من بازرگانی چی بکەم کە بازرگانی یەک زەرە لە وڵاتەکەی خۆم بە جا ئەوە لە چەند بەرنمەیەکە توخوا باسی مناقشەمان کردووە تۆ ئێمە ئەگەر هاتوین بۆ ئەوەی کە نەسیحەتی خەڵکەین کە وڵاتەکەمان فێرکەین چش دڵسۆزە چێ دڵسۆز وڵاتەکەیتی بەڕای من دڵسۆز پێشمەرگەیە چێ ئێوە زۆر دڵسۆزی وڵاتەکەی بەبێ بچێ پێشمەرگایەتی بکات گیانی خۆی فیداکە وازی لە ماڵ و مناڵ و هەمووشی خۆی هێناوە چێ دیفاع لە وڵاتەکەیکە کەس بزایادە نەکە نە پارپیاکردن نە کەسابەتەکەی من نە بەرنامەکەی تۆ کەسمان وڵات نیشتمان پەروەری نییە بەعام بەرنامەکە وەکو بۆم باسکردن لەوەی کە عقلی گەنجەکەینەوە هانی گەنجینەوە لەمە خزم بە وڵاتەکەمانەکەی بەڵام هەموو دارە بۆتان باسەکەم من کاتێک خزمەت تۆکەم کاتێک خزمەت بە وڵاتەکەی خۆمەکەم ئەگەر اقتصادێکی بە قوتمان هەبێ چ کاتێک اقتصادێکی بە قوتمان هەبێ ئەگەر ئیشێکمان هەبێ پاری باش پێ ئەگەر پاری باشمان پێیا کرد معمەلی باشمان دانا دوایی موادەکانمان بدەدرەوە لە ئێران لە تورکیا لە بەغا لە جنوب لە سووریا فرۆشتمانەوە ئەوە یەک نییە پارەمان لە دەرەوە بووێتەوە کوردستان ئێمە تا ئیسە لە وڵاتی ئێمەیە لە عێراق هەروە بووە لە کوردستان جواب بووە نەو دەفرۆشن خەڵکینا پارەکەمانە نێرینە دەرەوە لە ئێران و تورکیا شتەکرینەوە بۆ وڵاتەکەمان منیش لەگەڵتان وەتانیەت ئەوەیە چەندین معمەل و پرۆژەی زراعی بکەیتەوە بەڵام کەی وەتانی فعلیە بێ ئەو کاتی پاری چاک پێیاکە کە من باسی پارەتان بۆکەم باسی داهاتان بۆکەم مەڵەن شاسوار پولێکیە مەڵەن شاسوار بی لە پاراکات و پارەکەی بۆ من نییە پارەکەی بۆ ئێوەیە پارەکەی بۆ وڵاتەکەیە ئەگەر ئێمە لە وڵاتەکەمانە نەزانین چۆن پارە پێیاکەین ئەبێت تامای نەوت فرۆشین بین بە زەرەر دامی گەنمی پێ بکەین دامی ئەوەی پێ بکەین دامی گڵۆبڕۆژی پێ بکەین لەبەر ئەوە یارمەتیمان بۆی بە بڕیارەکە من چکە قسەمان زۆر لەسەر کردووە تێبینەکەی من لەسەر ئەوە بوو گەڕاوم بە دوای شتێکی ترم دەستکەوتووە بزانم سەر کاردۆست و ئامان ینی بڕیاریان چییە زۆر داوای بدەن بەداخەوە منیش دیراسێکی ناوبازارم کردووە لەو شوێنانێکە هەمووی ڕۆژنزیتی لە بەڕۆژا فرۆشن چۆنە هێنن بە چەنە هێنن چەندەکە سعری صافی بتڵێک چەنە قازانجی تیا ئەکرێ ئەم پرسیارانم هەمووی کردووە
بەداخەوە منیش ینی حەزەکەەوە بە کەسێکی تر لە بەکار بۆکان لە پرۆژێ یەک شتی بچووکی ترەگە من بیڵێم وەی کەی نەبێت بەڵێ یان نەخێر من ئەڵم نەخێر دانیش بڕیار بۆ اینجا بڕیاری منیش ئەو دوانە وچانە نەخێر منیش نەخێر بۆ داوای لێبردنەوە هیوادارم سەرکەوتوریت و هیوەم حاولەیەکە کردو و هیوا سەرکەوتوری أخيرا كرسي شينا بجهشت دي طول تۆ بەشداریت کرد لە پرۆگرامی هەنگاوی یەکەم باشە چەند قۆناغێکت بڕی چی فێر کردی هەنگاوی یەکەم ئەوەی کە فێری کردن بەردەوام بوونە و فکر نەکردنەوەی لە شکست زۆر باشە ناکەمەوە و بەلای من ئەزمونێکی باشی بە من بەخش ئەو کەسانی کە لە پرۆگرامی یەکەمان ناسیتن چیان فێر کردی هاوڕێتیکی باشمان پەیدا کرد هەوێ بڵم هەرچیان دەرچاو زامیشێکم بۆ خۆم دۆزیوەتەوە لەگەڵیانە ئافەرم ئەوە شتێکە بۆ ئێمە کە بتوانین بەردەوام بیت زۆر باشە هیوادارم بەردەوام بیت و بۆ بینین لەگەڵ هاوڕێکانتە دەستخۆش زۆر سپاس بژین یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوێت بێتان بناسێنین ئەویش کارلۆ سلیمە پرۆژەیەکی ترمان ئومێد محەممەد هەستێکی خۆشە لە بین 2600 کەس ببی 52 کەسەکە لە 52 کەسەکە بۆ 12 کەسەکەش ئینشاءڵڵاکەش دێنە سەر 6 کورسەکەی یەکەمەوە هەستێکی زۆر خۆشە هەست بە جیاوازیەکە کە لە ئەو خەڵکەی کە احتیاجین فکرێکمان داناوە هاتوین هەنگاوێک بۆ پێشەوە کە بتوانین ژیانێکی باشتر بۆ خۆمان دروستکەین ئەگەر سەر نەکەوتین ئەمە یەکێک لە دەرگاکانەکە بڕوومان داخرە هەزاران دەرگای تر هەیە کە توانین لەناو دەرگانە ژیانی پرۆژەکەی خۆمان فکرێکی تر هەنگاوی تر بنینەوە ئەمە شتێکی زۆر احتیاجیە بەڵێ ئێستا تاپان ئیسان بەر ئەم پرۆژەیەکە لە بەردەستمانە بە شێوەیەک ئامادەکاریمان بۆی کردووە کە ئەتوانێت هەر لە بانیوە دەست بکەین بەشکردنی سەرەتا دەستخۆشییان لیەکەم بەرنمەیەکی جیاوازە تا ئێستا لە کوردستانە شتی وامە نەبینیوە نەک لە کوردستان من تابعەت تەلەڤیزیۆنەکانی ئێران دەکەم کومەلە تەلەڤیزیۆن هەیە کە شتیوان نەبووە شتێکی تازەیە ئەمە هەولێدا کە فکرەی گەنجان بجوولێتەوە چاویان لە دەستی ئیلا موچەی خۆیان نەبێ یان ئیلا هەر کەسێک بێت و پشتیوانیان بکات ئەمە ئەوە نییە بەس ئەمە ئەتوانین هەر کەسۆکۆ لە جگای خۆی حولی بۆی بەدا بەڵێ لە جدواکە حسابە کردووە کە کیلوێ فڕۆشتەوە 12,000 وایە بەڵێ ئەی ئەمە حسابی خۆشکردن و شتکردن و شتەکەی لەکوێ خۆ ڕۆژ و برادرە باسی کرد فەریکە فستەق بە 3,000 بە 5,000 خۆشکردنەکەی و سوێرکردنەکەی و شکردنەوەکەی لەکوێ ئەم ساڵ ئەمە بە تەبیعی ئەکرێ
خۆشکردنیان ئەمە لەبەر خۆر یعنی پێویست ناکە مەسەڵەن وەکو وڵاتی وەکو ئەمریکا جیهازی بۆ بەکاربێنی وەکو وڵاتانی وەکو ئێران لە هاوینە پستەکەی لێ ئەەکەن و زۆر ئاحتیاتی ئەخەنە بەر خۆر بە خۆرە وشکیەکە نەمێن سوێرکردن سوێرکردنش هەر لاوان کات ئەتوانی بە ئاسانی شتەکە جەوێجەوێ بەزام هیچ پاری تێ ناچێت ئەگەر پارێک زۆر کەستێ بڵاو کاتەوە ئاگای لێ بێت و سوێری بکات و ینی مۆزەف ناوێت خەڵکی ناوێت هەر بە هەمان کرێکارەکانی هەرمان کەسانەیەکی لێر ئاماژەمان پێکردووە مەبلەخێشمان دیار کردو لە ماوەی 4 ساڵە تقریبا 22 دەفتەر و 50 وەرەقەی تێچێ هەر بە هەمان پارەیە ئەتوانین ئەو وشە جەوێجەوێکەین ئەمە فەرقی چیە ئەمە نام نایلۆنشینە چیە فەرقەکان ئەویان نوێیەکی باشە کیلوی بە 17,000 کریمانە ئافێتامە نمون باسی سێری دەماچۆر نەکی گاگمێت دەماچۆر بۆی بڕیاری باش بین خزمەتتانە باسی سێری فستەقمان کرد ئەم پاکاتە 40 گرامی تایە 40 گرام فستەقی تایە یعنی بە 25 دانە ئەم 25 دانە وەکو ئەم پاکاتە اینجا بێتە کیلویەک من ئەمە بە 1000 دینار کرومە یعنی 25 دانە لامە بێتە بە 25,000 دینار بەزەوە سەری گوفرەدە سەری دوکانداریە لە بازار کیلویە بستەی باش هەیە بە 12,000 دینار کە بە خۆشکراوی و بە هینی ساغیە دەنێت بەڵێ دەستخۆش سەرشتانێ سێرمان نیە بڕیار من حەزەکەم براوێن بەرنامە پرۆژەیەک بێکە چۆن بڵێم پێشکەوتنێکی وڵاتەکە دەرخا یعنی ئێمە بۆچی کە شتێک ئێستا هەیە پێشکەوتنەکە ژەرخانی ئابووری مەبەستم چییە کە من شتێک بکەین کە پێشکەوتوو بێ ئێستا ئەمە کە ئەم شتێ خۆی حالیان هەیە لە بازار ئەمە توانین بە سعرێکی کەم و بە حازری دەستمان بکەوێ بۆچی جاڕە بکەین دوای 7 ساڵی تر ئەنجا ئەمە ئەفونکە شیر و ماستەکانش لە تورکیا هەر لە بازارە زۆر بە ئاسانی دەستمان دەکەوێت کاک ئومێد من تازەگەری دێ بەڵێ لەبەرەوە من داوای لە بوتنی دێتم لە یەک پرسەرێک لە کاکشاسوار ئەگەر سەلامەت بیاخوا جنابەت خەریک گوندەکانی ئالمانی بووی چەند ساڵ چاوەڕێت کرد چەندێکت تیا سەرف کرد بەستەمە پرسیاری جنابەت ڕاستیوم بدوای 6 مانگ ساڵی 2007 دەست کرد بە گوندی ئەڵمانی هەرزەکەم وەرگرت مانی 11 سێژ بیر بە 11 دەستم کرد بە ئیش لە مانی 6 هەموو خانۆکانم تاوک لە گوندی ئەڵمانیە کاتوانیم لە ماوەی 7 مانە تقریبا ئەوەزەوە تەواو من زۆر سەریع و نەکبەتی تۆ بۆ پرسیارە خەڵک خانی بەزرۆ کاتە بۆ باسکردن کە زۆرم پەلە بوو زۆرم حەز لە ئیش بوو خواخوام بوو ئیشەکە بکەم زوو تەواوی کەم بیفرۆشم بە خەڵک پارە لە خەڵک بسەنم بۆیە من بە 6 مان تەواوم کرد بە شەرتێ 3-4 مانی زستان بوو بەڵام بێگومان ئیشی باش من یەکێ خۆم بۆم باس کردم منش لەگەڵتام تێیدی تۆکەم ئیشی باشە بێ ئینسان نەفەسی درێژ بێ لەگەڵ یابێت تەحملی هەبێ نابێ هەندێک ئیشە یەکسەر بۆ بەیانی قازانج ناکەی کاتێوێ بەس کە دوایی قازانج کرد احتیمالی ئینشەڵا قازانجەکەت باش بێ بێگومان ئەوەی تۆش وایە و منش لەگەڵتام کە هەموو ئیشێ مەرج نیە یەکسەر قازانج بکە ئەبێ سەبرێ لەگەڵ هەبێت بڕیاری من بۆ ئەم پرۆژەیە کاک ئومێد بەداخۆ کاک بەزادیان من لەبەر یەک نقطە وەڵامی من نەخێرە بەداوی لەبوونەوە لەبەر یەک سەبەب لەبەروی سەپارە ناخەوە پرۆژەیەکەوە لەم دەقەیە بۆ بەرنامەی هەنگاوی یەکەم کە 4 ساڵی تر ئەنجامەکەی بینم من ئەمێ تەشجیعی گەنجکەم ئەمێ دوومانی تر راپۆرتێ بکەم یەکێ لەم بەشداربووانە ئیشێکی باشیان هەبێ پاری باشیان دەستکەوێ بۆی تەشجیعی خەڵکی تر بکەم بڵێم ها بەرنامەی هەنگاوی یەکەم چی لێ هاو حەز ناکەم 4 ساڵ بۆستم خەڵک بڵێرە بەرنامەکەی شاسوار چی لێوارەوە یەکەمەکە چی بوو هیچی دەست نەکە و هین و پاری نەکە و لەبەرەوە پرۆژەکەت جوانە پرۆژەیەکی وەتەنیە پرۆژەیەکە ئەگەر بکرێ من لە جاتی توانین من بیکەم ئەگەر ینی شەڵاخوای امکانێتم باتێ یا بەدڵمان بواە و یا وەزعی کوردستان لە بوار بواە
بە کەمێتی زۆر گەورامان کرد وامانەکرۆکو تۆ تێشمان ناردە دەرەوە بەڵامیتر بە بچوکی و بەم حەزمە و لە وەزعی کوردستان و بۆ ئەم بەرنامەی من کە 4 ساڵەتی نەتیجەکەی بینمەوە من داوای لە بردنەکەمەوە تەنها هۆکارەکە من پشتگیری نەکردویت هیوادارم دڵگران نەبیێت زۆر ئاسایە دڵی فەرماش تەقەکەوانی ناسیتەوە بەداخەوە پرۆژەکەت سەر نەکەوت بڵێ لەم قۆناغەیە هاتیتە دەرەوە چه هەستێکت هەیە ئێستا؟ من ئینسان هەولێک بۆ شتێکێدا بۆ مەجالێک بۆ ئیشێک کە سەر نەکەوێت بێتاقەتە بێت فەقەتێکی لێ ڕاستە بەڵام ئەمە یەکێک لەو پێشەش ئەزی جەنابتانم کرد یەکێک لێ دەرگاکانەکە داخەرەوە دەرگاکان مەجاڵەکانی زۆر لە ژیانە هەیە کە بە فکرەی خۆمان ئەتوانین بیکەینەوە ئافرم هیوادارم بەردەوام بیت ئێمەش بتبینین کە لە کوردستانە شتێک هەیە کە ئەویش تۆ ئەیکەیت ئەویش باخی فستەقەکەیە کە تا ئێستا بەداخەوە نییە ئینشەڵا ڕۆژە لە ڕۆژان ئەوە بینی ئینشاءڵا زۆر سپاس خۆشحاڵ بۆ بژین لە چەند زنجیرەی ڕابردوو دابینیمان کە پێشکەشکاری بەرنامەکە وێڕە ئەوەی پرۆژەی چەند بەشداربوویەکی پەسەند نەکرد بەڵام بەڵێنی هاوکاری پێدان و پێیوتن کە هاوکاری دەکرێت بەنسبەت کاک فەریدون ئەوەی کە تۆ پێویستی پێبێت لە ڕووی دەرەوە لە ڕووی علاقات لە ڕووی مارکێتین من ئێمە خەڵکمان هەیە لە دەرەوە علاقاتمان هەیە لەگەڵ شەریکاتی ئەجنەبیە خەڵگە ناسین لە دەرەوە ئەوەی کە من بکرێ بەبێ بەرامبەر هاوکاتم بۆی تۆ ئەو ئینتاجی کاتە لە دەرەوە بازاری چ بەدڵنیاییەوە ئێمەش بەڵێنەکانمان بەجێهێنا زۆر سپاسی کومپانیای نادیا دەکەین کە توانیمان بەشدار بین لە بەرنامەی هەنگاوی یەکەمدا بۆ ئەوەی کە خواست و ئەو پرۆژانەی کە چەندین سال لە دلی گەنجەکاندایە بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لەو بەرنامەدا پێشکەشیکەن و بۆ ئەوی بتوانین ئایندەیەکی چاکتر و باشتر بۆ وڵاتەکەمان دروست بکەین وهروەها سوپاسی کومپانیای نادیا و بەڕێز کاک شاسوارش دەکەین کە بەڵیندا هاوکاریمان بکاتە و ئێسش بە خۆشحاڵی هاوکاریەکە گەشتە دەدەستمان ڕێز و سپاسمان هەیە بۆ کوردی کومپانیەکانی نادیا و بۆ هەموو ستافی ئامادەکاری بەرنامەی هەنگاویە ئەمە ئێستا بینیمان یەکێکە لەو پرۆژانی کە هاوکاری کراوە لە بەرنامەکانی داهاتوودا بینەری بەشداربووەکانی دیکەش دەبین ڕۆژی دوای ئەوە شەیدا مەجید
وڵا هەستێکی خۆشمێ خۆشحاڵم بە دڵنیاییەوە خۆم ئامادە کردەوە بەرنامەکە دوایەوە دەستخۆشیش لەم خانمان ناکەم بەڕاستی زەحمەتی زۆریان لەگەڵمان ناکێشاوە ئەگەر سەرکەوتوو بمخۆ بە دڵنیاییەوە زۆر خۆشە ئەمەوێ واقعان خدمەتێکی باش بە کوردستان کەم لەو ئیسفادانەکە ئەوانی وا لە دەوروبەرمۆن ئیسفادی باشیان لێ بکەم و ئەگەریش دەرنەچوون بە دڵنیاوی من هەریشی خۆم بەردەوام جێبەجێیەکەم ئینشەڵڵا. ئەوەڵەن دەستخۆشبوونەکەم لەم بەرنامەوە دەستخۆشبوونیش لە کاکشا سوارەکەم بۆ هەمچین بیرۆکەیەکی جوانی کە لە کوردستانە داهێنا یانی لە تەواوی عالەما خۆ بەرحاڵ ئێمە خۆ سەیری میدیاکانەکەین میدیاکان ئەبینین یەکەمین بەرنمەیە لە مۆردی بیزنسۆ کە توانی کە کاکشا سوار لێرە دابینی کە من لێرە خۆم بە تەکی خۆم دەستخۆشبوونی لێەکەم ڕۆژەکەمان بەرحاڵ پرۆژەی فەرشە پرۆژەی فەرشی سەنعەتە ناتوانانی هەم هونەرە هەم سەنعەتە وی پرۆژەیەکی گەورەیت بەرحاڵ ئەوەی وە توانیمانە و ئەوەی وە کردومانە تا ئێستا ئەنجامماندا ئێمە تەجروبەیەکی 15 ساڵە خەریکی نێرین ئێرە زۆر شت جیال لە هەموو شتێک ڕفاقاتێکی زۆرمان لێرە پیا کرد دوای لە تەجروباتی زۆر کەسی سفادەمان کرد تەنانە کاک شاسوار کاکامان جەمانە تەجروباتی خۆیانیان لە اختیاری مادانەوە ئیسفادی باشمان بۆ بە دڵنیاییەوە تەجروبەیەکی ساڵ و 2 ساڵ و مانگ و ئەمانی 15 ساڵ ئێمە خەریکی کاری فەرشین و خەلەیەکیشمان لە بازاڕی فەرشی کوردستانە داناکە ئینشەڵڵا بتوانین جێبەجێکەین هەنگاوی یەکەم حەداقل لەسەر میدیا نیشانی داوە ناساندویەتی زۆر خەڵک شاید بەم شتە تا ئێستا هەستیان نەکردوێت گرنگەوەیە کە لە میدیا دەرکەوتینەوە بۆم زۆر مهمە. ئێوە هیچ کەسێ پرسیارە تێبنیێشتی شەیداخان ببوورە شەیداخان ڕدەگرین محەممەد حسێن زانکۆی گەشەپێدانی برۆی کۆلێژی کارگێڕی ئابووری بەشی دارەی بانک باشە من بە شێوەیەکی عام قساکەم قسە لەسەر پرۆژەی یەکەس ناکەم خەتەری پرۆژە لەوایە کە پرۆژەکەت سەرەتا دروستیەکەی ئەبێت دیراسەیەکی جەدوای مەزبوطی وەدانی دیراسەیەکی جەدووە بە هەمان شێوە لایەنی سلبی و ئیجابی مێ لە پرۆژەیە تەنیا نابێت بەس بیر لە ئیجابەکەی بکەم بێت لانی لە لایانی باشێ بکەمەوە ئەبێ لایانی خراپەش مەبێ و تەنفیزی عمری مەشروعەکە ئایا ئەم مەشروعە بۆ ماوەی چەند ساڵ نەتوانم تەنفیزی کەم و جێبەجێ بکەم ئایا چەندێ کولفەی تێچێ و دوای ئەوە کە کولفەکەی تێش و من دیاری بکەم دەرم لە ماوەی چەند ساڵە ئەو مەشروعی کە کەوتە ئیش لە ماوەی چەند ساڵە کولفەکەی دەرێنێتەوە لەوانەیە نەگەی بەوەی کە کولفەکە دەرمێتەوە مەشروعەکەی ئیفلاس بێنێ باشە ئیتر ئەبێ سەرەتا دیراسەیەکی جوانی مەزبوطی بۆ دانەی ئەنجا پرۆژە بکەیت دەست خۆش خۆش ئەوە لەسەر قسەکەی جەنابە کاک محەممەد وانە ئەمە هەر تێبینێکە بۆ بەشداربووان بۆ بینەرانی خۆشەویستیش لەسەرەوە قسەیە لە سا ڕاستە هەچ کاتکەویست بزنس بکەیت ئیش بکەیت یان نەک ئیش ئەدەوێت لە ژیان تا بڕیارێک بی هەمیشە ئەمەیان بۆ خۆت نەگەوەی خەڵک بوو شکێنە و سار دەکات بەس بۆ خۆت بیر لە خاڵە سلبیەکان بکەرەوە بیر لەوە بکەرەوە تۆ بۆچی سەرکەوتو نابی بۆ کە بیری لەکەیتەوە یەکێک حلی بۆ دانی مەسان بۆ نمونەیە کە باسی فستەقەکات ئەبێ بیر بکاتەوە بڵێ منم فستەقەم بۆچی نافرۆشێ کەی نافرۆشێ لەبەر چی نافرۆشێ بۆ لێم ناکردن ئەوەی من بەرچەنە بۆ شوێنی تر هەرزانە یەکێک تریسان فەرش دروستەکە ئەبێ بڵێم فەرشەی من چێنی تێچێت چۆنە چی نییە ینی هەرچی نقاتی سلبی هەیە لە بزنسەکەتە هەمیشە بیری لێ بکەرەوە بۆی پرۆژەکە و تۆکمەکەی کە تۆ خاڵە لاوازەکانی خۆت زانی بەهێزیەکەی لەبەرەوە دەست خۆش سپاس بۆ تێبینەکە و پێشەکی بە خێراتنی میوانە بە ڕێزدانتانەکەم هەروەمان نەبووی لە جەنابشت ئێوە هیچ لەسەر پرۆژە بازام خۆی حەزە کردو شتێکمان ئەمە تابلۆ فەرشێکە بە ناوی چوارباخ ئەرز بە خزمەتە بکەم ئەمە تقریبا 60 لە 90 بعد 85 ڕەنگی تیا بەکار چووە ئەس بە خزمەتە بکەم ئەم 85 ڕەنگە تقریبا 30 ڕەنگی هەورێشمە ئەمە لە بازاڕی ئێرانە کاک شاسوار ملیۆن و نیوێ پوڵە بە پارەیەم دی تقریبانە کاتە 500 دلار
تێچوونەکەیشی 150 دلار ئەو بە ئەرزەکە دەستخۆش ئەمە 1.20 لە یەکە تقریبان 95 ڕەنگی تێچووە هەمیشەر بۆ شێوازە لە بازار ئێرانە 2 ملیۆن و 200 تا 2 ملیۆن و 300 زمن فرۆشیێتی تقریبان 600 تا 700 دلار ئەمە ینی ئەم دوونە و فەرشەیە کە ئیسە بازار ڕەواژی هەیە ئەو شانش کە فەرمووت هاوردمە جاگەر پێت خۆش بۆ نەهێنیە ئێمە خزمەتە ئەو تەجرانی وا قەرارە فەرشەکان بێن بەس بە حساب ناوی ئەوانەیە کە فەرشەکڕن هەر ئائیسا هەر ئالان ئێمە سفارشی 200 تەختە فەرشمان هەیە بۆ وڵاتی دەرەوە هەر ئائیسا دەستخۆش وابزان میوانێکمانەیە کاگڕەوەند بەڵێ بەخێر سەر ئەم فەرشانە بۆ وڵاتی ئێمە نابێت چونکە ئەم سعرا بۆ کوردستان نابێت چونکە قەیراناویە بۆ کوردستان بەس تورکیە فرۆشێت ئێرانی هیچ ئەکرێ بۆ بینەران ڕوون بکەیتەوە جەنابەت چۆن معلوماتەیە لەسەر فەرش هەر بۆی خەڵک بزانانی بۆ تۆمان هێناوە بەڵێ لە ساڵی 2000 بۆ 2002 فەرشی دەستنی ئێرانی بەس وەکو عمولە بەکارهاتوو بەس لە ئێستادا بەهۆی قەیرانی بازارکردنەوە زەحمەتە تورکی ڕۆژانە ئەفرۆشێت کاک شاسوار بەس ئێرانی بازارکردنی کەمە تورکی بە چەنە فەرژۆک و بزانێت پارچێک لەوە بای 50,000 هەیە بە 200,000 کابراگەشانی ئەمان کاڵە فەرشی ئیشی دەستە مەسەن فەرشێکی دوو بە سێ کە 6 متر مربعە نزیکەی ئەمەڵێ 2500 دلاری تێ چێ بۆ ئێمە 5,000 دلار کاتەوە شتی وا هەیە فەرشێکی دوو بە سێ لە بازارە 5,000 دلار کا مشتری هەیە ینی نەخێر مشتری زۆر کەمە هەر نییە بەس فەرشی قوم هەیە دوو بە سەیەکی هەژ مانگی پێچێ بە 150 وەرەقەیەویش کەم کەس بیکڕێت وەکو بزانی بۆ نیەتی لە بەرەی خەڵکی خۆمان لێرە وان لێ نەهاتۆ کە فەرش بۆ جوانی 50 وەرەقە بن بە فەرشێ 5,000 دلار بن بە فەرشێ ناشڵاتە دەرەوە نەخێر کاک شاسا بەس ئەمریکی کڕن بۆ دەری وڵاتەوە بۆ کوردستان هیچ نافرۆشێت وایە هەر بام پرسیارێک لە جەماعەت بکەم کەس لێەوە عەزەر نەبێت فەرشێک دەکرێت بۆ جوانی بە 4,500 دلار لە ماڵەوە هەڵی واسێ یا وەکو بزان خزمێکتان هەیە فەرشێ بکرێت 5,000 دلار و دایبنێ فەرموو نەوەڵام خۆم باوەڕم بۆ شتانە نییە زۆر باوەڕم بە زوشتی مارکێژ نییە من ئێمە لە بەرنامەکان شاوتمان ئێمە ئەمانەوێ ئەم تەجربە من یەکی خۆم بەنەوەی خۆم تەجربەی 12 ساڵم هەیە ئەو کەسانەیش کە لە بواری فەرشی دەستیە تەجربەی 50 ساڵیان هەیە ئەیهێنینە ناو ئەم ئیشەوە ئێمە نامانەوێت دەرجا بڵێن سلێمانی بین ئەم فەرشە دروستکەین و جەنابتانیا و بەشداروانەوە لان ئەڵەن بێ ئەو فەرشەمان لێ بکڕن ئێمە مەبەستمانەوەی جارێک خەڵکەکە بناسێنێت تاکوونێ ئەوە زمانە بەیانی تۆ بتەوێت لە عەرزی ساڵێکی شاشای تا 5 ساڵیش خەڵک بەڕاستی نەیەوێت من شەیدا خانەزای من مەبەستم چێ لەم بەرنامەیە مەبەستمەوەیە تۆ بیت دەستت بگرم ئیشەکە بۆ دروست بکەم پارە پێیاکەی قازانچکەی خۆت نەک بۆ من ئەم مۆزوعە من بێم دە 12 مۆزەف بێنم تۆ خەریکی فەرش دروستکردن بی دوایی دابنشین بە هەمومانە خواخواوە بێ فەرشێکمان بۆ بفرۆشێ بۆمان نەفرۆشێ ئەڕوات ناڕوات یعنی ئەوە بۆ من ینی لەم کاتیا و بۆ ئەم نەهجی بەرنمەیە ڕەنگە دوور بێت بەڵام هەر بۆستە عەزەر نەبێت سەور بگرێت تا بزانم ئەم دوو هاوڕێ مەڵێن چی ئینجا من وەڵامی خۆمی پێڵم بە کۆتایی لەگەڵی من هەمیشە لەگەڵم کە لەبەروی ئیشی دەست و فەرش و ئەوانە ئەگەر ئێمە ئەو ئیشە تەنفیزکەین و ببێ بە مەشروعێک ناوی کوردی پێڕاتە دەرەوە چونکەوە پلانەکەتان وایە لە دەرەوە ئەم ئیشە بناسێنن وەکو مارکێکی کوردی لێت و کولتورێکی کوردی ئەمێنێتەوە بڵاوەوە بەناو دنیایان بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی شتێکی قورسە یعنی چەند بیری لەیەکەیتەوە ئەیهێنی تو ئێبێت و ئەوانە تەسەور ناکی داهاتێکی وای هەبێت و بازارێکی باشی بۆ پێ بکرێت لەبرێ قورسە لە دەرەوە تۆ بازار بۆ کاڵایەکی کوردی پێ بکەیت لەبەرەوە من داوای لە بردنتان لێ یەکەم وەڵام نەخۆش ساختکردنەوەی کاڵا لە بازاڕە بە دراسەیەکی پێشوەختە ئەبێت ئەساسی دراسی پێشوەختی بۆ بکەیت باشە بەمە لەلای من
5 کەس فەرش بکڕێ ینی مقتەنعین بووی کە ئەمە کافیە بووی کە قراری بین بڵێتە تاوە خەڵک فەرشەکڕێ نەگەشتوینەتەوە مەرحەلەی کە $5,000 بین ئەوەیە $5,000 بێ بەسارێ بەڕاستی وایە خەڵک لای ئێمە وایە ئەڵێ $5,000 پێەیە ئەچم شتی ترم هەیە بی کەوانتەرەکەی پێچاگازانی ئەچە کەوانتەرەکەی پێگۆڕێ لە من نایەم فەرشە بکڕم ئەچم کەوانتەرێکی تازایە ینی ئەمە بیکردنەوەی ئێمە قەنەفەیەکی تازت دانێ بە ژووری میوانەکەی ینی کەلتوری ئێمە ینی کەلتوری ئێمە نەگەشتۆ بۆ مەرحەلەی کە خەڵکە کارمان تەنانەت بزنسمانە گەورەکانی ئەم وڵاتەش نەگەشتن زۆر دەگمەن کەستایسە لە وڵات ئێمە لەو حەناکرێت ئەو هەموو فەنانی تیا ئەو هەموو تیا بە منی لەو حەناکرێت نەبوو بە لەو حەش بکرێ من فەنانی زۆر باشە ناسم باشە توان پێڵم زۆربەی برادەکانم فەنانی تەشکیلین زۆربیان ینی ناتوانن لەو حەکانیان ساف بکەنەوە بە پارەیەکی باش ئەو پەڕی خۆیان کوژن بە $200 جوانترین لەو حەم کڕێ بە $200 لە باشترین فەنان لە ماڵەکەمەدام مەگەر هەندێک کەس وەکو هاوکاری پشتیوانی فەن وەکو هاوکاری جیاوازە من خەڵکم بینیوە کە چۆ بۆ هاوکاری توێتی بای چەندی $200 بدی بۆ $500 وەکوی کە تۆ فەنانێکی باشە ئەم ئیشا ینی بەڕای من ناتوانیت مارکتێکی باشی بۆ بکەی و ناشتوانی هاور ینی بینێنیتە دەرەوە لە بکاتەیە باشە ڕێی من بڕیاری من لەسەرەوە چونکە ڕە نەما باوە بڕیاری من زۆر زۆر بەداخەوە نەخێرا دەستخۆشیشتان لەکەم بەردەوام بن چونکە مانای ئەوە نییە کە نانا من پێشتری ژووتومە ینی ئەمە ناوێ بەوە کە من بڵێم چون نەبووم بە یەکەم ئیتر واز لە میشێرم چون من ئەلان هەل لە پێنجوێن لە عربەت لەوانە ینی بەردەوام چوون بە دوایە ینی خانمانێکم هەیە کە پێیانم وتووە کە من یارمەتیتانەدەم حتا لە فێرکردنیەوە ینی ئەو شتەکە بەبەس بە فەرشە بۆیان نەبم لە ماڵەکانە دەیانم قەی ناکە کاکە ئاماج وەلێ یەک شتم من لە کاک شاسوارەوێ ئەمەوێ ڕیکلامێکی باشم بۆ بکە بۆ هینی ئەم فەرشە ئەوە بۆ من گەورەترینم تیاە من لە کارگای مافورە هەفتا کەس خانم هەیە ئیشەکەن یانی من ئەوەی کە بە من بکرێت لە ڕووی کاموانەیە بەبێ بەرامبەر بە هەموو شێوەیە پشتیوانی وەکەم دەست و چاوت خۆش بێت من داوای تاوان بڕیاری من ژەبری ئەوە نەخێرە منیش نەخێرە بڕیاری من بەڵام یەکەکان لە تۆ هەیە لە ئێوە لە 12 بەشدار بۆکە و 52کەی پێشووتریش من داوای لێ بردنتان لەکەم کە عەزەتی ئێوە ماوە هەمووتان هێناوەتە ئێرە زۆر جار کە بڕیارێن بە نەخێر ینی دڵم ژانەکە پێم ناخۆشە هیوادارم کەستان دڵتان لە من عاجز نەبێت هەر جارێک کە بڕیارە ئێم ئەوەی بە من بکرێت بەبێ مجامەلە دڵنیا بن پشتیوانیتانەکەم و من وابی دەکەمەوە تۆ ئیشەڵا قەت پەک لەسەر ناگەوێت تۆ ئیشەکەی خۆ دەکەی هەچۆنە بە فەرشێ دوان لێرە لێ دروستیەکەی بەس من حەزەکەم ئەم بەرنامەیە بزنسێکی گەورە دروستکەم لە ئەخریان بەرنامەیە شتێ دروستکەین کەسبێنێک و بۆم باسکردنەوە نیە پیشانی خەڵکی بۆ بڵێم ئەها ئەو بەشدار بووە هاو لێرە ئیسلام ئیشە گەورەیەمان هەیە بۆیە هیوادارم کە بمبەخشن داوای لێ دەکەم کە بڕیارەکەم خۆش نەبوو چون من تەجروبەی زۆرم لەم بەرنامانە لەگەڵ دۆستان لەگەڵ کاکامانج کاک شاسوار ئەمانە وەرگرتووە ینی ئەوە زۆر بۆ من باشە کاتومەتە ناوم بەرنامە خۆ بە هەرحاڵ بینەرێکی زۆریش تماشایەم بەرنامەیان کردووە دوای سەرکەوتن بێوانخوازم زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر سپاس بژی خوا لەگەڵ لە مۆزەخانەی ڤیکتۆریا و ئەلبرێت لە لەندەن کە گەورەترین مۆزەخانەی کاری زەخرەفە و دەستڕەنگینیە لە جیهاندا لە بەشی هونەری ئیسلامیدا پارچە فەرشێکی ئێرانی 5 بەدەمەتر لە ساڵی 1893ەوە نمایش دەکرێت کە پێی دەوترێت فەرشەکەی ئەردەبیل. ئەم فەرشە کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی 16 لە شاری ئەردەبیل لە باکووری ئێران. ساڵی 1890 بازرگانێکی بەریتانی لە ئەردەبیل کڕیوێتی و بردوێتە لەندەن و دوای 3 ساڵیش داوێتی بە مۆزەخانەی ڤیکتۆریا و ئەلبرێت و تا ئەمڕۆژ وەک کۆنترین پارچە فەرشی دنیا نمایش دەکرێت. ساڵی 2013ش هەر لە لەندەن لە خانەیەکی مەزات پارچە فەرشێکی تری ئێرانی کە مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 17ەم فرۆشرا بە 33 ملیۆن و 800 هزار دلار. ئەوەش گرانترین نرخی فەرشە لە جیهاندا. ئێران بەناوبانگترین بەرهەمێنی فەرشە لە جیهاندا. لە سەدا 20 فەرشی دەستکردی بازاری جیهان فەرشی ئێرانیە. مێژووی ئەم پیشەساسیە دەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ پێش ئێستا.
بە درێژایی حکومڕانی ساسانی و پاشای سلجوقی و دواتریش قۆناغی هاوچەرخی ئیسلام ئەم پیشەسازیە لە برەودا بووە. شاری کاشان کە پایتەختی دێرینی بەرهەمهێنانی فەرش بۆ لە ڕابردوودا و فەرشی قاشقای باشترین جۆری بووە. لە سەدەی 20ەوە ئەم ناوبانگە چووە بۆ شاری تەبرێز وەک بەهێزترین ناوەندی ئەم پیشەسازیە. پیشەسازی فەرش لە ئێراندا دووەم پیشەسازیە دوای وزە. هەناردەی ئێران لە فەرش بۆ بازاڕەکانی جیهان دوای هەناردەی نەوت دێت. داهاتی ساڵانەی ئێران لە فەرچنین بۆ بازاری جیهان 600 میلیۆن دلار دەبێ و لە ناو وڵاتانیشدا نزیکەی ملیارێک دلار دەبێت. ئەمە جگەلەوەی 2 میلیۆن کەس لە ئێراندا لەم بوارەدا کار دەکەن و لە سەدا 10 کۆمەڵگە ئێرانی سودمەندی ئەم پیشەسازیەیە. تایبەتمەندی فەرشی ئێرانی سەرباری ئەوەی کە ئاوێتەکردنی زەخرەفە و سەلیقەی دێرینی ئێرانی و زەردەشتیە بە کللتوری ئیسلامی بەوە بەناوبانگە کە دەستڕەنگی نییە. کاری فەرشترینەکە دەستکردە. پێوانەکردنی بەهای فەرشەکەش لە ژمارەی ئەو تاڵ و گریانەدایە کە لە سانتیمەتێک چوارگۆشە بەکار دەهێنرێت. هەروەها بەوەش نرخ پەیدا دەکات کە ڕەنگی دەزوەکان لە مادەی سروشتی و ڕوەکی وەک گەڵا و گوڵ دروست دەکرێت. لەوانەش گرنگترەوەیە کە فەرشی ئێرانی لە بری خوری گیاندار زۆرتر ئاوریشم و لۆکەی تێدا بەکار دەهێنرێت. فەرشی ئێرانی ئەسڵ زۆرترین تاڵ و گرەی تێدایە. بۆ نمونە فەرشی ئاسایی لە سانتیمەتێک چوارگۆشەدا 12 گرەی دەزوو بەکاردەهێنرێت. بەڵام لە فەرشی نایابی قاشقا و کاشاندا 48 هەندێک جاریش 64 گرەی تاڵ بەکاردەهێنرێت. هەروەها بەشی هەرە زۆری لە ئاوریشم و جۆری باشی لۆکەیە و ڕەنگەکانی مادەی کیمیایی تێدا نییە. بۆیە لە کاتی ڕاخستندا کەمترین تۆز هەڵدەگرێت. شت ناچێتە نێوان دەزوە چڕەکانیەوە و ڕووی فەرشەکە نەرم و قورسە و ڕەنگەکانی سروشتی و پاک دەنوێنن. لە بازاڕەکانی بۆرسەی فەرشدا لە لەندەن و لۆس ئانجلس پسپۆرە جیهانیەکان فەرشی ئەسلی ئێرانی بە جۆر و ژمارەی گرەی دەزوەکاندا دەناسنەوە. بەڵام خەڵکی ئاسایی دوو جۆر پێوانیان هەیە بۆ جیاکردنەوەی فەرشی دەستکرد لە فەرشی کارگە. یەکەم فەرشی دەستکرد کێشی قورسە. دووەم بەری ژێرەوەی فەرشەکە وەک بەری سەرەوەی وایە و بە مادەی تر دانەپۆشراوە. حکومەتی ئێران بە درێژایی مێژوو هانی ئەم پیشەسازیی داوە و کار ئاسانی بۆ هەناردەکردنی کردو. ئەمە جگەلەوەی شوێن و ڕێگەی بۆ کارگەکانی دابین کردو. ڕێکخراوی یۆنسکۆش شاری کاشانی وەک شارێکی دێرینی بەرهەمهێنانی فەرش ناوزەند کردو و داوای پاراستنی ڕوخسار و شوناسەیی شارەکە دەکات. لە ئێستاشدا گەورەترین فەرشی ئێران لە جیهاندا کە 4343 مەتر چوارگۆشەیە لە مزگەوتی سوڵتان قابوسی عومانە کە بە چەند ساڵێک تایبەت بە مزگەوتە 600 کرێکار کاریان تێدا کردووە. ئێستا دوابر بەشداربووی زنجیری ئەمڕۆمان هەوراز زاهیر. دەرچی هەستێکی خۆشە بۆ مولایەک و خۆ ناخێت لە کارەکان و سەرکەوتنەکان نزیکترە بیتەوانێ ئەگەر بێت و دەریش نەچی وەگەم خەڵکەڵێ گرنگ بەشداریکردنە بەزن دەڵێم وانە هەموو کاتێ سەرکەوتن خۆشە بەڵام ئەگەر بێت و دەریش نەچی ئەمە کۆتایی دنیا نیە. پرۆگرامی هەنگاوی یەکەم لە تاوی دنیا ئەم جۆرە پرۆگرامانە هەیە بەڵام بە شێوازی تر بۆ منە سکرێپتەکەی وەک شکاک شاسۆر خۆی ئاماژەی پێ دەستکاری لە سکرێپ تاکراوە لە وڵاتانی تر سێ بزنسمان بەیەکەوانەیان چەند بزنسمانێ ئەم پرۆگرامە بێکەوەک پێشکەشکار دەرەکەون. من پێم وایە ئەگەر پرۆژەیەک بتوانێ قەناعەت بام کە کاوان پێشتر خۆیان بزنسیانە بووە و ئەو کەسانی تریش کە بزنسەکەن پێم وایە خۆی پرۆژەکە سەرکەوتووەوە و کەسی کە پێشکەشی پرۆژەیەکی شەکە سەرکەوتووە ڕەنگە هەندێک پرۆژە هەبێ خۆی سەرکەوتوو بێت لە دنیا بام لەبری کەسێکی فاشلی با بەڕێوانە پرۆژەکە بەدەستەمەوە زێرێنێ بام کۆمەڵە پرۆژە ژێلانێ لە تاوی دنیا فاشل بێ بەڵام کەسێکی سەرکەوتوو بی با بەڕێوە پرۆژەکە سەرکەوتووە بێ بۆیە من پێم وایە سەرکەوتن و سەرنەکەوتنی پرۆژێک پەیوەندی بۆ کەسەوە هەیە کە خۆی جێبەجێەکە. کاگەوراس شتێکی پێڵم
هیوادارم تۆش لێم ببووریت پرۆژەکەی تۆ لە بدایەتەوە بووی کە بلو پرۆژانی کە من دامنا بۆ هەڵی بژێرم بەڕاستی بەس پێشەوەی تۆ قسە بکەیت من گوێ لە قسەکانی تۆ ناگرم لە پرۆژەکە و ڕۆزیەکەم لەم بەرنامەیەدا گفتوگویەکی تون لە نێوان هەورازایر و پێشکەشکاری بەرنامەکەدا ڕوویدا ئەگەر شتێک لەروی ئیرادی منیش بێ من حلیەکەم خەتای تۆ بۆ فڵان شتێک کردووە بەڵام هۆکار هەبوو هۆکارەکەش من نەبووم مناقەشەکەیان زۆرە کامیانی سعزەنێ بە زۆر پێ بڵێ من وازانەوەی لەسرم بووتم طبیعیە بەلاتۆ با تەماشا بکەین و ببینین بزانین هۆکاری ئەم گفتوگویە چییە من گوێ لە قسەکانی تۆ ناگرم لە پرۆژەکە و ڕۆزیەکەم لەبەرەوەی لە کاتی تۆمارکردنیەم بەرنامەیە لە بدایەتی سەرەتای بەرنامەکەیە هەموومانە بۆ کاتێکی زۆر هەم من هەم بەشدار بووان نزیکەی سەد لە تیمی تەلەڤیزیۆنی تەخیر بووین لەبەر خاتی جەنابەت پەیوەندی بە منەوە نەبوو ساڵۆنەی کە داتا نابووم کەوتمە آخر کە ساڵ آخر کە ستاوی کردمەوەیان هاتنەوە من لە ساڵۆنەکە جلەکانی گۆڕی بووە بزانام چوتەوە جلەکان خەڵک بەقاتەوە چێ بۆ ساڵۆنەکە بڵێ قژم بۆ چاکە پێتان ئەڵێم ئەم بەرنامەی ئێمە بۆ هاندانە بۆ پێگاندنی خەڵکە بۆ ئەوەیە کە یەکێک پرۆژەیەکی هەیە بە جدیۆ بێتە پێشێ حەزەکەم ئێمەمانان هەمومان بین بە نمونە بۆ خەڵکێکی تر ئەگەر تۆ نەتوانین ملتەزم بی بە بەرنمەیەکەوە ئەوە ینی بۆ پرۆژەکە و یەکسەر من نەزەی خراپم لەسەر دەبێستێنی ئەگەر من ئەم ئیشە گەورەکەم گوێ بەرەکا گەورە ئەگەر من ئیشە گەورەکەم $100,000 $200,000 یا $20,000 بم بە جەنابی ئیشێک بکەیت سوێنی خەمیەوە لە پرۆژە نەچیت دوکانەکە نەکەیتەوە معاملەکە نەکەیتەوە بیانیوە گەهێنیتەوە ئەڵێ خەتای شاسوار بووە خەتای ساڵۆنەکە بووە خەتای تۆ بۆ فڵان شتێک کردووە مەقسەم ئەو شتانێ من لە کاتژمێری 11 لە ساڵۆنەکە بوو ئەگەر وانێ کاک محەممەدی لێ بووە بزانم پرۆدیوسەرەکەتان یعنی تۆڵی هیچ خەتای تویتیانە بوو کاتژمێری 11 لەوێ بوو میوەی 11 لێرە بوو ئەزام کە چویت تۆ بۆ ماڵەوە خەتای تویتیانە بوو ئەی جل نەگۆڕین آخر سێریکە ئەگەر بۆ منم 11 چوون 11 و نیو تەواو بوومە تا 12 توانی خۆم گۆڕم 12 لێرە پرۆگرام نەبووە یەک لێرە پرۆگرام بوو ساڵۆنەکە آخر کە زمینی تەواو کردووە من 11 لە ساڵۆنەکە بوو کەس بەشدار بووە بەڕای تۆ لەناو هەموو بەشدار بووە لەناو هەموو بەشدار بووە بەس تۆ لێرە نەبووی دوای ڕۆژیتەوە تەبیعیە بەلاتۆ نەڕۆشتومەتەوە ئەزانی چۆنە هەمویان جلەکانیان هەروە گۆڕیوە یعنی بەس ئەوان پێش من قژی بۆدانا و جلی گۆڕی و هاتووە دواتر جلی بۆ قژی بۆدانا و جلی گۆڕی و هاتووە ئێ من آخر کەس قژی بۆدایەناوم هاتوون نازانم لەمانی من کاتژمێر 11 لەوێ بوو وتمەگەری چێک کە غەڵەتەکە ئاتەندان بنێرم نەهێناوەتەوە 11 لەوێ بووم کاکەورازبوون ساڵ شوێنی تۆ مازای جوابەکەم چێ بوو آخر من لەوێ بووم من 11 لەوێ بووم ئەموت داوای لێ بڕین لە هەموو بەشداری میوانەکانەکەم کە هجومك بێ دیفاع ببورن بەڵام هۆکار هەبووە هۆکارەکەش من نەبووم لە سەر و دەسەڵاتی منەوە ئەزای من لە جای کاگامەژی بەڵێ ئەزای من لە جای تۆ لە جای بۆ کاگامەژی چیمە کرد هەموو داوای لەبوو نەکەم لە من ناتەوە من چکە ئەمە ئیشەکەم و من سوپاسی جەنابەکەم کات تێرەوەکو پێشوتم من داوای لە بتالێکم کە عزیێتم ماون و ڕەنە پێش مناخۆەکان دەجاراوای پرۆژێ ڕەبزەکەم بەزم جای تۆم داوای لێبردن لەو خوێندکارە ئەزاناکەم کە هاتون لێرە بوون تەخیر بوون لە ستافی NRT کە خەریک بوون بەهۆی منەوە بێ بەهۆی منەوە نەو بێ مهم وایە تۆ تەخیر بووی بەهۆی کەسێکەوە بەرنامەکە تەخیر بووە من بووما لە جای تۆ هەموو هەوڵێم لەمە بێ بە ئاخر ئیش بۆ من دارێکتر کە هیچێکمە و موعیدێکمە بوو هەموو حساباتێکی خۆمەی کەم هەوڵێم لە هیچ کارێکما تەخیر نەبم ئەگەر شتێک لەروی ئیرادی منیش بێ من حلیەکەم من بم لە جاتی تۆ جلەکانم هێنم بۆ ئێرە لێرەژی کەم بێک دەقە لێرەش خۆمە گۆڕم بۆی مهم وایە شتم توش نەبێ من بۆ معلوماتی ئێستا بەرنامەم هەبووە دوو بەرنامان تەجیل کردووە لە ماوەی 5 دقیقە چوومەتەوە خۆشم گۆڕێتەوە هاتوشمەتەوە بۆ ئێرە بەڵێ دەستان خۆش بێ من وابزانەوەی لەسرم بووتم سعات 11 من لەوێ بوو شتێک هەبووە پەیوەندی بە منەوە نەبووە لەسەر و دەسەڵاتی منەوە یعنی هیچ غەڵەتێکی توی و من داوای لێبوردن لێوەشەکەم ئەگەر درەنگ کەوت بێتم بە بۆنەی فەرموو بەردەوام بە موشکلە نییە بەڵام ئەوە هەروەکو تێبینێکی هاوڕیانە نۆکو هاوڕێی خۆم تامتان لەگەڵاکەم هیوادام لە دڵ لە من عاجز نەبێ کەم شتانە پێڵم ئەمە بێ بە نمونەیە بۆ گەنجێکی تر ئێمە هەمووی مامرایەکین هاوڕێیەکین حەزەکەم گەنجەکانمان جددی بن ئاگیان لە ئیشی خۆیان بێ
بە پەرۆژ بن خەمیان بێ ڕێزی کات بن ڕێزی مشتێ بن کاک هەوراز چی بۆ حازرکردن بیبینی؟ ئەو داتا زانیارەکان کە داواتان کردبووانە سەررجەمی هەیە ئەوی من دوو ناقەکەمان دروستکردنی کارگەکەی دوێمان دروستکردنی شۆڕوومە و لەسەر ئەوەش بۆن چۆنێتی بازار و دراسەکردنی بازار لاخیری ئەمە کارگەکەمان دروست کرد هەموو شتێکمان دروست کرد چۆنیە ئێستا من چەند مۆدلێکم ئامادە کردووە ئەگەر توانن شەوێکمان بۆ بکەن لێرە بۆ بینینی و ئەم ئامادەبوانیش ببینن بازام حەقیقەتان بۆکەمەوە کە دواکەوتم شتێکی جوان پێشکەین فەرموو. ئامانجمان لە دەرخستنی ئەمە چییە؟ یەکەمیان ئەم پۆشاکە کینگ کوین پرنسس لەوەیە کە بۆ نەخێزانێک ساڵیادی لەدایکبوونی مناڵەکەیانە یاخود ئەیانەوێ ساڵیادی هاوسەرگیریانە یان دوو خۆشەویست بێکەوان ڤاڵەنتاینانێ هاوشێوی یەکتری جل لە بەکەن ئەمە بۆ شێوەیە بۆ مناڵەکانیشان ئەگەر خێزان بن بۆ مناڵەکان ئەگەر ساڵیاد کچ بێ یا کوڕبێ پرێنسە کچ بێ پرێنسێسە جلەکە لەبەرەکەن و هاوشێوی یەکترێ بێ ئەمە تێچێکی کەمەکەوێ لە ڕسم و فۆتۆگرافیا جوان دەرەچێت چونکە دەوریەکە ئەمێنێتەوانێ ئەوانیش ئامانجانەوێ فۆتۆیەکی جوان بگرن و دەربکەوێ. لە کاتێکی ترە ئەم بەرەزەیتر ئەمە دیزایانی تووتیە لەسەر جلێکی زرد کامە چیە تویتی سلفستەر ڕۆزان فلام کارتۆنێکە بە مناڵی هەمومان بینومانە ئەو کاتە بەیەکەوە لە بەریەکەن بۆ دوو خۆشەویستەوە لە کاتێکشا بۆ کچێک بە تەنیاتوانە بلوزێک لە بەرگا و جلێکی کاژۆڵ بۆ ڕۆژانە دوو نایکمەڵ بژاردووە بۆچی ئەگەر دیقەت بن دوو نایکمێناوە هاوشێوی یەکتر بێ یەکەمیان چونکە یەکەم شت ئێمە بزنسەکەی من هەیە لە واقعا خەڵک هاتووە داوایان بلوزەی کردووە لەسەر تەڵەبی خەڵکەوانە ینی خەڵک داوای شتێکە مانەوە ئەیەوێت ئیتر دانەیە دوان گوێبی تۆژەچی دوایی داواکاری خەڵکەکەی خۆی ڕاستە لە اقتصادە دایمەڵە ئەغز یەخلق الطەلب بەڵام مستە لە بازاڕی شابێ تەڵەبیش خوێنی تەوانێ بۆی عەرز بە دوای چیاگەڕێ بەڵێ ئەم بلوزی نایکە خۆمەزای مارکەیەکی بەناوبانگە لە هەموو دنیا هەیە بەڵام ئەم بلوزە ئەگەر نایک خۆی دروستیکە و بیفرۆشێ چەند ئەکەوێت نزیکی $40 بۆ $45 یا بڵین لە $35 بۆ $45 بێ بۆیە هەموو گەنجێکی ئەمە توانای کڕینیە و بلوزەی نییە هاتون چیمان کردو کۆپیەکمان کردووە لە کواڵیتێک لەوە کەمتر بەڵام بە شێوەیەک نا کە هەر بە خەڵکی لەبەرکردن نێ وەگەڵ ڕۆژەکە پرۆگرامی پێشوا باسم کرد کلاسەکانم جا کردووە A+A B+B C ئەم کواڵیتیە لە ئاستی B+ە کە نرخێکی گونجاوی هەیە ئێستا ئێمە بە 20,000 فرۆشت لە بازارەکانی کوردستانە لە هەمان کاتاکە من براندەکانی ئێستا لە کوردستانە ئیشەکەن دوو نموزەجم بۆ ئێوە هێناوە کە هەمان بزانن لەم دوو براندە کە ئێستا لە سلێمانی چەند خەیشانێ بزانن بە چەند لە وڵاتانی فیزیکی 27,000 بەڵ واتە ئەوانەی لە بەردەستانیان نزیکە لە نرخی 25,000ەوە کە ئێمە بە 20,000 ئێستا لە ئەیفرۆشین دەستخۆش بە سپاس بۆ جەنابتان عەزەتان کێشا زۆر سپاس باشە ئێوە سێرن بەڕاستی من هەموو جارێ بە هەمووتانەڵێم بەڵێم ئێوە لە بەرنامەکانی ڕابردووە بە قوتن لە ئەخیرا شتەیەکەن نازانم پڕەکە سەر خۆتان هاتە خوارەوە من لەو کاتۆ لە بیداتی بەرنامەوە ئەمەلم بە توێیە کە توانین فاشن براندێکی کوردی دروست بکەین توانین براندێکی کوردی دروست بکەین تۆ تازە باسی کۆپی نایکم بۆ ئۆکەی قسەکە و تاوا دروستە بەڵام من ئەمە وەک نموزەج بۆ هێنایتەوە لە ئێستا کە ئەمەمان کردو مانای وایە توانین دیزاین بکەین تەبعی بکەین لەسەر بلوز کەواتە ئێمە توانین خۆمان دیزاین بکەین من تۆم پشتیوانی تۆ ئەەکەم بۆی مارکەیەکی کوردی دروستکەین سبێنێ لە هەموو کەناڵەکان ڕکلام بۆکەین ئەڵین مارکەی فلانشت چاکەتی جوان کراسی جوان شت دروستەکەین قسەی ئەم کچ و کوڕە گەنجانی وڵاتەکەی خۆمان وەرەگرین زای حەزیان لە چ جۆرە چاکەتێکە حەزیان لە چ جۆرە کراسێکە هەوڵی مارکەیەکی وا دروست بکەین ئەی ناسێنین بە خەڵکی ناسێن وردە وردە بڵاوی یەکەینەوە فکری من بۆ تۆ ئەمەیە نەکرین بۆ تۆ ئەوە بێ نایکێکی عادی دروستکەین و لە بازارە بڵاویکەینەوە بەحاڵ بە حەزکەم بە ئامان کات یەکێک بۆ لەو پرۆژانەی ڕۆ نەهاتە بۆ هەورەس
ینی کەمجار کە ئەو شتم بینی تەماما لە دەرەوە بینی وتم باشم دوانە بۆ نایشان لە بەرەوە نیە پرسیم لە خۆمە کرد چونکە ئەزای بۆ هەموو تۆ بڵێ نمونەیەک بێنێت ئەو نیە تۆ باسی توین سکر بۆمانە بەڵام بەداخەوانە بوو ئەستا من بوومە لە بادی تۆ کارباس من براندەکەی خۆتم کۆپیە کردو قسە سەریا بۆی پیشانە بینە زۆر بەرمانەکەوت ینی زۆر تاچمانە کرد ینی لەمسمانە کرد کە ئیشەکەی تۆ بەرمانەکەوت قەراری لەسەر بێت بڕیار شتێکە پیشانام بەڕاستی ڕژبین بوو پەیوەندی بۆ هەیەکە لەو بلوزە هەیە لە بازار تۆ شتێکە پیشانی من نامن پێشتر چاڕێ شتێکمە کرد ئەوم ئەوەی کە کردوتە غەڵەتە مارکە کۆپیکردن غەڵەتە بۆ مارکە کۆپیکردنیش نەهاتووی ئەڵێ من ئەگە معمەلێکم هەبێ هەموو شتێ دروستەکەم تاوان تۆ باسی معمەلێک کردووە تۆ ڕقەیەکە پێشەش من کردو ئەڵێ من معمەل دانم ئەڵێ من مەکینەی خەیاتیەکەم وانە ئەڵێ من شت دروستەکەم باسی فاشن براندی کوردیەکی وانە هیچ ڕەبتی بەنای کەونیە بەڵێ ئەو شتێکی غەڵەتە و دوورە لەوەی کە تۆ لە چەند حەڵقەی ڕابردووە باسی کردووە هەموو حەڵقەکان هەیە هەموو زنجیرەکانی گوێی لێتی هەچەکە هەرمووی بۆ پلی ئەەکەمەوە لە هەموو زنجیرەکانی پێشوشا وتوتە تۆ کە فاشن براندێکی کوردی مارکێکی کوردی دروست دەکەین معمەل دائنین ئیشی خەیاتیەکەین دیزاینەرین خیادین شت دروست دەکەین ئەوە تا ئیستا ئەڵێ نیک مارکەی نایک کۆپیەکەم بەکەمتر کامیانی سعزەنێ بەزۆم پێ بڵێ بەس بە یەک کەلیمە کامیانەکەی براندێک دروست دەکەم کە ئەوەی نییە ئێستا لە بازارە ئەوە دروست ئەمە بازرگانیە لە تورکیا ناومانەوەی فرۆشی بوو کە هێنا بوو ئەمە ئەو داواکاری خەڵکە وەک تیجارەت لەوێ بۆمان هێناوە لێ ئێستا ئێمە براندێک دروست دەکەین کە شتێک دروست بکەین خەڵک هەم حەزی لێبێ بەڵام پێشتر نەبوو کوردستان کارگەی هەبێ شتێک بکەم کە پێشتر کەلیمە مارکەیەکی کوردی دروستەکەی یا نایک کۆپیەکەی کامیان جام بن مارکەی کوردی دروست ئەی کاتۆ نایکی کێنا بوو غەڵەتە ئەمە بازرگانیە ئەو نایکی کێنا بوو غەڵەتە یا ڕاستە بۆ ڕەبتی بەرنامەکەمەوە هەیە ناپەیوەندی بۆیە کە بازرگانیە دەوا بڵێ کاکە لە بەیانەوە پێ دەڵێن بڵێ ئەوەی هێنام و غەڵەتە دوو لە پرۆژەکەی منەوە سرم لێ تێک چووە پرۆژەکەی من شتێکی تر بووم بەتاو مارکی کوردی دروستکەم ئەمەم بە غەڵەت هێناو نە ئەوە لەم بەرنامەیە بیم هێنا لە بەروی من دامی تۆکەم بۆی مارکێکی کوردی دروست بکەی خەڵک بوو ناسێ براندەکە بناسێ براندەکە ناوەنین هەوراز هەموو کەس بۆ لای تۆ شت بە دڵی خۆی دروستەکە شتی جوان دروستەکە شتی تایبەتانە بێ مارکەیەکی کوردی مهم دروستەکەین شەو ڕۆژ ریکلامی بۆکەین وا لە هەموو ئەکەین مارکەکەی تۆ بناسێ کامی مهمە جوابم بەرەوە یەک نایکم بۆ کۆپیەکە یا ئەویان کەواتە ئەوەی پێناوتە غەڵەتە وایە تەواوی بە بازرگانیەوە من بۆ تۆ نەخێر ناسەوە دەکەم بەڵێ من پێکەڵم بڵێ بەڵام شەرتی ئەوم هەیە کە نابێنم سپاس بۆکومنتەکە وابزانام پرۆگرامی پێشوتمانێکی مەشتێکی کاژۆ دەستخۆش بۆی هەموو کەمان بەس لەبەر خاتوی کا و چانە بەڵێ من ژەڵم بەڵێ کای دەکەم کایکی هاوڕیانە ئەمە ئاخر بەرنامەیە لە بینی منشەیە کە مناقەشە لەسەر هەندێک شتی بەسیط بکەین تۆ هاتووی بەرنمەیەکی پێشکەش کردووە پرۆژەیەکی پێشکەش کردووە دوێ من پشتیوانی بکەم پشتیوانیەکەم بۆ شتێکی کە من هەمە ئەگەر ئەزانی پرۆژەکە و لە دەرەوە باشترە بڕۆ جێبەجێی کە من هەر پشتیوانیتم بەزدەم بەرنامێنە بەڵام من بە یەک شەر پشتیوانی ئەمەی تۆکەم ئەمە ئاخر جارە ئیتر ئاخر چانسە بۆ تۆ لە بەرنامەی داهاتووە ئەمەوێت تۆ واهی بیرکەیتەوە کە براندێکی کوردی دروستەکەی معمەلێ دروستەکەی خەیاتمان هەیە دیزاینەرمان هەیە جلی جوان دروستەکەین ئەیکەین بە مارکەیەکی کوردی ناسرا و ڕکلامی بۆکەین هەموو خەڵگەبێ ئەو مارکەی تۆ بناسێت بە جملە شت دەرەکەین بە مفردیش کەستەمایز واتە بۆ زەلامە بەدڵی خۆی شت بە تاکتاک دروستەکەین بە سعرێکی گرانتر ئەمەی لە تۆم ئەمێ ئەمن بۆ بکەیت ئەتوانی ئەمن بۆ بکەیت بەتاکی دێمە ئەو پرۆپۆزەڵی لای ئێوە هەیە من تەقدیم کردون جەدواکە و هەمووی بۆ باسی ئەومان کرد کەپتانی ئەوەی کە تۆڵێ بەتاکی دەستە تۆ باش شتێکە بۆ کردم لەسەر زۆر ئێوە پێڵێم وسە تۆ مناڵی بەتاکید یاخۆ من ئەزانم وایە یعنی مەقسەم وایە هەموو تەرکیزی
ئیشی پێمانە بڵ ئەمێ هەموو تەرکیز هەورازیانەمێ هەموو تەرکیز ڕابکێشم بەرەو ئەو براندێکی کوردی دروستکە مارکەیەکی کوردی دروستکە تۆبی بێ یەکەم زەلام لە کوردستانە مارکەیەکی جلە هەبێ ناوێنن جلی نازان پەرداغ ناوێنین جلی هەوراز ناوێنین جلی شاسوار جلی نالیا پۆشاکێ بە مارکەیە بە دروستی یەکەین شتێکی جوان بیرەکەینەوە خەڵک حەزی لە چییە و چی دروست بکەین بەرەو ئەوە بڕۆ معمەلێک دروستکە خەیات پێم بڵێ چیت پێویستە بۆی ئێمە مارکەیەکی کوردیمان هەبێت بەرەو ئەو ئیتیجاه بیرکەرەوە بۆیە من تۆ هەڵبژێر دەست سەرکەوتوی کارەوە سەرڕای ئەو مشتومڕەی لە نێوان خاوەنی پرۆژەکە و شاسوار عەبدولواحید پێشکەشکاری بەرنامەی هەنگاوی یەکەم دروست بوو بەڵام بە پێچەوانەی چاوەڕوانیەکانەوە شاسوار عەبدولواحید بڕیاریدا کە چانسێکی تر ببەخشێت بە خاوەنی پرۆژەکە بۆ قۆناغی داهاتوو لەبەر چەند هۆکارێک بەرنامەی هەنگاوی یەکەم چانسێکی تری بە خاوەنی ئەم پرۆژەیە بەخشی بۆ قۆناغی داهاتوو پیشەسازی بەرهەمهێنانی جلوبەرگ و براندێکی تایبەت لەو بوارەدا لە هەرێمی کوردستاندا هێشتا وەکو پێویست بوونی نییە لەبەر ئەوە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی جیاواز دەبێت ئەم پرۆژەیە هۆکارێک دەبێت بۆ گەشەپێدانی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان کارگەکانی دروستکردنی جلوبەرگ و براندەکانی جلوبەرگ یەکێکن لە پیشەسازیە بەهێزەکان لەسەر ئاستی جیهان بەشێک لە براندە بەناوبانگەکان ساڵانە ملیاران دۆلار داهاتیان هەیە براندێکی وەکو نایک لە ساڵی 2015دا زیاتر لە 3 ملیار دۆلار قازانجی هەبووە جلوبەرگ یەکێکە لە پێداویستیەکانی مرۆڤ لە وەرزە جیاوازەکاندا لەبەر ئەوە پێشبینی دەکرێت بەردەوام خواست لەسەر بەرهەمی ئەو کارگەیە هەبێت بەپێی ئەو پرۆژەی پێشکەش بە بەرنامەی هەنگاوی یەکەم کراوە کارگەیەکی سەرەتایی بۆ دروستکردنی بلوز و تیشێرت لە ساڵی یەکەمدا زیاتر لە 100,000 دۆلاری تێدەچێت. ئازیزان بەم شێ هاتنە کۆتایی پێنان بە زنجیرەی نوێمی بەرنامەی هەنگاوی یەکەم لە ئێستادا لە کۆی 12 کەسەکە 6 کەس هەڵبژێراون بەداخۆ 6 تریان چوونە دەرەوە لە بەرنامەی داهاتوودا لەم 6 کەسە تەنها سیانیان هەڵدەبژێرن ئەو سیانە ئەچنە بەرنامەی کۆتاییەوە ئێتر لە بەرنامەی کۆتاییدا ئەو کاتە سێ کەسەکەیەکیان دەبنە خاوەن پرۆژە خاوەن کۆمپانیا خاوەن کەسابەتی خۆیان هیوادارم ئەم بەرنامەژوو و بەرنامەکانی تر توانی بێتوان سوودێ بە ئێوە بگەێنین و سوودێکمان بەشداربووەکانیش گەیان دەبێت و بەشداربووەکانیش سوودێکیان بە ئێمە گەیان دەبێت بۆیە تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرم خواتان لەگەڵ سپاس بۆ